سڵاوتان لێ بینەرانی ئازیز بەخێراتینە میوانە خۆشەویستانەکەی کەینڕۆ لێرن بەرنامەی ئەمڕۆمان زنجیرەی حوتەمی بەرنامەی هەنگاوی یەکەمە کە تایبەت دەبێت بۆ وەرگرتنی ڕاو بۆ چوون و ئەو گۆڕانکاریانی 6 لە بەزاربووەکان پێشکەشی ئەمەیەکەن بزانین ئەمڕۆ چۆن خۆیان ئامادە کردووە چی گۆڕانکاریەک هەیە لە پرۆژەکانیانە طبعاً بەرنامەی پێشمان بە هەمان شێوە ڕاوەرگرتنی 6 تریان بوو ئەمڕۆ پێشنیاز وەرگرتن و بۆ چوونەکانیان و ئەو گۆڕانکاریان لە پرۆژەکانیان کردووە وەریەگرین کۆمەڵی ڕەنگە پرسیار و وەڵاممان دەست بکەوێت بۆ زنجیرەی داهاتوو دەست دەکەین بە هەڵبژاردننی 6 کەس لە کۆی ئەم 12 کەسە کە لە هەموو 6 کەسێت تەنها سییان سەرەکەون بۆ قۆناغی دواتر و سییانیان بەداخەوە ئەچنە دەرەوە پێشەوەی بەرنامەی ئەمڕۆمان دەست پێ بکەین بینەری راپۆرت تێبین و دواتر بەنامەکان دەست پێکات سپاس. ئەمڕۆ لە پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی هەنگاوی یەکەم داین و بەرنامەی حوتەمتان پێشکەش دەکرێت. بەڵێ ئێستا لە قۆناغی کوێ داین لە بەرنامەکەدا بەشداربووەکانمان ئێستا باشتر یەک دەناسن و بوونەتە هاوڕێ. ئێمە 12 کەسین هەر دۆنزەمان ڕەفاقەتێکی باشمان هەیە عنی بەڵام لەگە کچەکانە ئێمە زیاتر ڕێکەوتین بە حکومەوەی زۆرتر یەکە بینی. لەگەڵەوەی تا قۆناغێکی زیاتر لە بەرنامەکەدا تێپەڕێنین کاری بەشداربووان قورسر دەبێت بەڵام هێشتا خۆشحاڵن لەگەڵ بەرنامەکە. بێگومان تاوی مێجگار کەسێکی یەکجار باش و بەڕێز بناسم و توانم بڵێم کاتێکی زۆر خۆشیشمان بەسەر هەم لە کامێرا هەم لە پشتی کامێرا و هەم لە زۆر کاتوڕەبوون و شتیشی تێکەوتە بەس هەر کاتێکی زۆر خۆشمان بەسەر. بە هەمان شێوەی بەرنامەی ڕابردوو بەشداربووەکانمان پێش دەستپێکردنی بەرنامەکە لەلایەن شاسوار عەبدولواحید و ئامانج ڕاوێژکاری بەرنامەکەوە وانەیەکیان لەسەر شێوازی کارکردن پێوترایەوە. بێگومان من سەرەتا تەنها فکرم هەبوو تەنها ئەمزانی کە فکرێکی جوانم هەیە ئەتوانم بەشداری بەرنمەیەکی وا بکەم بەڵام دواتر زانیم ینی تەنها فکرە نیە بەرنامەکە ئێمە بێ بزنس پلانمان هەبێت من هیچ زانیارێکم نەبوو بەڵام ئێستا زانیاریکی تاوام هەیە لەسەر بزنس پلان چۆن ئەگەر بمە جارێکتر ئیشێکی تر بکەم ئەگەر لەم بەرنامەیەش سەرکەوتو نەبم چۆن ئەزانم چۆن لەم ئیشەی خۆمان سەرکەوتو بم یاخت ئەزانم ئەم ئیشەی من پارە پیاکەیان پارە پیا ناکات. بەتەکید من بەس بیرۆکەیەکم هەبوو شتێکی بچووک بوو بەڵام ئێستاوام لە هاتۆ کە بزانم چۆن دایبڕێژمەوە چۆن بزنسێک چۆن بزانی پارە پیاکە چۆن زەرەرەکە یعنی ئیسفادەیەکی زۆر باشم لێ کردو. پێکەوە بینەری بەرنامەیەکی نوێی هەنگاوی یەکەم دەبین کە لەم بەرنامەیەشدا بەشداربووەکان ئەمانن. طبعاً یەکەم بەشداربووی ئەمڕۆمان هەوراز زاهیر. لە 2400 کەس کە بەشداریان کردووە لە پرۆگرامی هەنگاوی یەکەم 52 کەسیان هەڵبژێران و لە دوایەوەش بە قۆناغێکی سەخت ئەتوانین ببن بە یەکێک لە ئەو کەسانەی توانیان بە پرۆژەکانیان و بەهێزی پرۆژەکانیان یەکێک لە کورسێشینەکان بەدەستبێنن. ئەمەش سەرکەوتنێکی گەورەیە بۆ هەموو کەسانی کە ئەو هاوڕایانی کە توانیان لەگەڵ ئێمە قۆناغێ ببڕن و بێنە سەر کورسیشی. ئامادەکاریکی گرنگترە بێت لە هەنگاوی داهاتووە بکرێ بۆ هەموو پرۆژەکان بە تایبەتی پرۆژەکەی من کە بریتە لە دوو قۆناغ بۆ هەردوو قۆناغ جەدوایەکی اقتصادی زۆر تێروتەسەلم ئامادە کردو بە لێکۆڵینەوەی بازار لێکۆڵینەوەی زەوقی مستەهلیک و نرخی ئێستای بازار توانیمانە شتێک ئامادە بکەین ئیشەڵا بەرچاوڕوونیەک هەم بۆ بینەرانە بێت لەو بوارەی مناو هەم بۆ ئەندامانی لیژنەکەش. طبعاً هەر بۆ بیرهێنانەوەیەکی بینەران یەکەم بەشداربووی ئەمڕۆمان هەوراز زاهیر لە زنجیرەی پێنجەمی بەرنامەکەدا 9 کەسمانەوە کە بڕیارمان لێ نەدا بوو یەکێ لەوانەی کە هەڵبژێرا و هاتە سەر کورسیشین کاک هەوراز بوو. جا حەز دەکەم کورتەیەکی
یوتیوب لەسەر پرۆژەکەت و هەروە پێمان بڵێ چی تازەت پێیە ئەمێ بزانم چی چۆن گۆڕایی لە چاو بەرنامەی پێشەوە چۆن خۆت ئامادە کردو چی گۆڕانکاریێک لە پرۆژەکەت کردو. سڵاو بە ناوی خوا بە خێراتنی هاوڕێیانەکەم و سپاس بە بەڕێستان. وازانم یەکێک لە کارەکانی من کە بەڕێستان تێبینیتانە بوو لە سەریەوە بوو کە داتا و زانیاری وردم نەخست بەڕوو تەنها ئایدیای پرۆژەکەم بۆ ناردبوون بۆیە لەم خۆناکە من سەرجەم داتا و زانیاریەکان بە جەدوایەکی اقتصادی ئیکۆنۆمی ئەستێتێکی باشم بۆ کردو ئێستا لە بەردەستی بەڕێستان هەیە بۆ تاوتێکردن پێم وایە لە زنجیرەی داهاتووترا لە ئاڵقەی داهاتووترا باس لەواکرێ. خاڵێکی تریان ئەوەیە کە هەمیشە باسیەواکەین پرۆژەکان هەندێکیان ڕەنگە بۆ ئێستای لە کوردستانە هەبێ یابوونی هەبێ یان کابەری هەبێ بۆیە من دایمەگەر پرۆژەیە بکەم یا ئێستا بۆنەی قەیرانی داراییەوە هەندێک پرۆژە ئیسفادە نەکا بەڵام چۆنێتی و جێبەجێکردنی کارەکە پێم وایە ئەتوانێت کۆمەڵەشت گۆڕانکاری بێنە بۆیە و تێگەڵێ ئێستا نەزوە نەدرەنگە بۆیە ئەگەر ئێستا کاتیەوەیە دەست بکەین بە ئیشکردنی جدی من پێم وایە پرۆگرام لە ئێستەوە دەست پێکات داتا و زانیاری و ڕکابەری ورد و زیاتر داتا و زانیاری بۆ بینەریش و بۆ کەسانی کە لێرشن پێم وایە لێرەوەیە بۆیە من لەسەر تێبینێکی تری بەڕێستان کە ئاڕاستی منتان کرد ئەوە بوو وتمان بۆ نمونە لە فاشن براندەکەی منە ئەگەر چۆن توانین ڕکابەری بازار بکەین لە کاتێکا کەسێک هەیە ئەگەر بێت چاکەتێکی کەشخە بکڕێ براند هەیەوە چێ بە $80 یا بە $100 چاکەتێکڕێ ئەگەر کەسێکیش بە بۆنێم قەیرانەوە بێوێت قەمیسێ بکڕێ لە بازار قەمیزەیە بە 5,000 بەڵام دابەشکردنی ئەم شتە بەسەر ڕەش و سپیە چۆنڵی شت یا ڕەشەیە سپیە زۆر گرانە یا زۆر هەرزانە بۆ شێازە نیە من جەدۆلێکی ئەو جلوبەرگە بە پێی کلاسەکان جیام کردەوە گەڕێگە بن لە ماوەی چەند چرکێک ئەسەر ئەو وایتبۆردە بینوسم سپاسانە. ئەگەر لەگەڵ نووسینەکان شعزە نەبێ حرف بە حرفمان بۆ ڕوتیتەوە بینەران بۆی بزانینەوە چییە لە سەری سەرەوە بەڵێ تایمە بەسمان لە جۆری ئەو کاڵایە ئەی پڵەسەواتە شتێکی زۆر یا ئەیە کەمێک لەو کەمتر یا بی پڵەس و بیکە لە ئاستی مامناوادان یاسی کە چۆڵی سلعی ڕەدی ئەیە شتێکە زۆرتر چۆڵی وەکو کراسە 500 یانەوان ئێستا سعرەکانی هەنووسین فیکسد کۆست هەر شتێکە بەرهەمە هێندێ سعرێکی سابتی هەیە واتە ئەگەر بەرهەمی بێنی چەندانی لێ بەرهەم بێنی یاخود یەک دانش بەرهەم بێنی سعرێکی سابتیە بۆ ئەگەر فیکسد کۆست وەکو چیەگرێتەوە لە دروستکردنی بلوزێکی منە بۆ نمونە ئەوە گرێتە خۆی کە ئێمە ئەم بینامان کارگەکەمان دروست کردووە مەکینەکانی ئالات و مەکاین و ئەو شتانیتیان بەکار هاتووە ئەمانە فیکسد کۆستن ئەگەر $1 بۆ هەموو بلوزێک کە فیکسد کۆستەکەیەتی بنووسین بەم شێوازە بینین کە فیکسد کۆست تێچوونی سابت بریتە لە $1 بۆ هەموو جۆرەکان بەڵام جل دروستکردنەکەی لە چیە ئەگۆڕێ لەو قماشی کە بۆی ئێنی لەگەڵ شێوازی دوورینەکەیە شێوازی دوورینەکەشکی دوورێ بەردەوام خەیاتێکی دوورێ ئەم خەیاتە بۆم نەگەربیوێت چاکەتێک بدوورێ قماشەکەی بە $12 کڕابێ بلوزێک بۆ زانیاری بەڕێستان پێویستی بە 1.25 متر قماشێ واتە مەترێک و ڕوبعێ بۆ دروستکردنی یەک بلوز ئەگەر قماشی ئەو بلوزە بە $12 بێ ئەو 1.25 متر ئەو کاتە ئەم دوانە کۆکەیتەوە ئەکاتە $13 بۆیە تێچوونی ڤاریبڵ کۆستەکەی تێچوونی گۆڕینی بلوزێک کە کەشخێ و زۆر پێوی هیلاک بۆ کاتێکی زۆری پێوە بەسەر بۆ قماشەکەشی گرانترە کە ڤاریبڵ کۆستەکەیەتی ئەکاتە $13 بەڵام بە چەند ئەفرۆشێ لە بازارە لای من بلوزێکی کەشخە فول کواڵیتی کە چۆنەڵێتر لەبەری بکە کەسانێکی ئەی پڵاس $13 تێچێت چەند ئەفرۆشێ ئەوان بۆ زنجیرەی داهاتووتر کە چۆنە و بە چەند ئەفرۆشێ و چەند دەرێنێتەوانێ و لە ماوەی چەندێکە ئەم پرۆژەی من ئەکچێتەوە سەر قازانجەکە و هەموو ئەو سەرمایەتیای خەسارکەوە دەریێناوەتەوە لەو کاتە ئەم پرایسان نووسین زەربی کوانتیتیەکەی یەکەین پێمانەڵێت چەند بەرهەمێنین و بە چەندی فرۆشین و چەندی قازانجە و لە چەندێکی شاپارکی دەرێنینەوە باسی ئەومان کرد کە ئایا کەسێک یەکسەر بای 5,000 کەمیسێکی 5,000 یاخود ڕاستەوخۆ کە ئەچێت چاکەتێکی $6 یاخود ئەگەر بلوز ساکەین بلوزێکی 5,000 یاخود بلوزێکی 30,000 بلوزێکی کواڵیتی کەشکە هەر لە مارکەکانشی احتیاطی بە 30,000 بێ لەوانێ لە ئێستا بۆیە بەڵام ئەبینین لە کاتێکە زۆربەی خەڵک لەم مەسافەیە ئێستا داهاتی ئەم ڕۆڤەنگە بێت بۆ پرۆگرامەیە بۆ شتێت تواناشی نییە یعنی بە گرانەکەیان بکڕێ و ناشتێ زۆر هەرزانەکەیان بکڕێ هەر بۆ ژیانی ڕۆژانەی خۆشمان بۆ کاژۆڵ لەو بەینا ڕێنجێکی زۆر مشتریمان هەیە کە ئێمە نابێت لە بیری بکەین لە بزنسەکەمانە تەنها ئەمان چمە بوو بڵێم لە بینی 5,000 و
30,000 شار ڕێنجێکی تر هەیە کە بە حسابی بۆ بکرێت و ئەو تایپانەی مشتری بکەڕێنەوە. زکاتی زۆر بردبێ مەبەستمانەوە بۆ ئەو ڕوونکەینانێ ئەچکەی وڵاگە تواز لەو بێن چکەم پرسیاری لەکەن لەوە شتەکان یەک خاڵی تریشم هەر لەسەر تێبینەکانتان گەڕێگەوە من زۆر ئاساییە. دانێکی تریشانەوەیە هەر کاتێک هەر شتێگەێنیتە ناو بازاڕەوانێ ڕەنگە یەکەم کەس خەڵکەکە لە پێشا گاڵتەی پێبێت. هێنری فۆرد یەکەم جار کە سارە دروستەکە خەڵگەرسەرەڵێ ئینجا فەرقی چی و لەگەڵ ئەسپ و عەرەبانەکە. بامۆتە ئێستا بینین سارە چەند پێشکەوتووە ئەسپ و عەرەبانەش بۆ منە هەر لە هەندێک شوێناوەکو گەشتیاری بەکاریە. ئێمەش پرۆژەکانی ئەم 12 هاوڕێی تریشم ئێوە ئەو کەسانی تریشکە ئێستا لە بازاڕ ئیشەکەن ئەگەر بتوانن جیاوازیەکەی خۆیان بنوێنن لە ئیشەکانە و بەڕێک کوپێکی کارەکانیان بەرنەسەرەوە دڵنیا بن هەموو کارێک سەرکەوتنی خۆی لە پشتەوە شەسوار شتێکی وام نییە بەزیانی ئەم ئەو شتانی کە پیشانیاو ینی باشە بەرچامان ڕوونە بووی کە ئەزانین لە زنجیری داهاتوە شتێکمان پێ بڵێ وە من گەشتبینە تقریبا بەڵام ئەبێت تەحەدای مارکت بازار بکەیت بەتەئکید. منی شەر هیوای سەرکەوتن بۆ حازم وەکو کاتی ئەمان گوتی بەڕاستی زۆر باش پێشکەشێکی پێشتری شەر باسمان کردێتێکی لەو بەشداربوانی کە بە نوعی پێشکەشکردنەکەی سەر سەرنجی ئێمە ڕاکێشی بۆ خۆت. بەڵام من یەک کۆمنتم هەیە لەسەر جۆری ئەو شتێککە تۆ پرۆدەکتێکی کە تۆ دروستێکی ئینتاجەکەی تقریبا مجموعەیەکی کەم لە خەڵک ئەگرێتەوە لەبەرەوەی تۆ جلی توێن دروستەکەی لەگەڵ جلی کەپڵز و مناڵ وانە دوکانەکە شتەکانەوە. بەڵێ ئێستا ڕۆژەکە وایە بەڵام بۆ هاتوین بۆ ئەم پرۆگرامە بۆی شتەکە فراوانکەین توانین هەموو جۆرە بلوزێ دروستکەین توانین هەموو جۆرە تۆ لە پلانتاوە بەرەوەی زیاتر دروست بەڵێ شتێکی کاژۆڵ هەمومان ڕۆژانە توانین لەبەر پرسیار لە عەزەنە لۆی کە تەقدیمی کردووە ئێستا تێچووی کۆی پرۆژەکە و چەندی تێچێوی کە لە خەیاڵتە کارگەکە بە گشتی ئەگەر یەک ساڵی حساب کردو و یەک مانگیشم حساب کردو ڕێین کۆستەکەی بۆ منە یەک ساڵ کارگەکە بتوانێت چەند بە عەدەدێکی دیاریکراو کە بریتێ لە 15,000 بلوز و تیشێت کە لە هەر سێ شۆڕوومەی کە من دامناوە هەر ڕۆژی یەکیان 30 بلوز بفرۆشن کە پێمان بۆ من بۆ زنجیریدا ئەڵقەی دااتوتر باسیێمان بکەین بەوردی سێ شۆڕوم بەڵێ بە سێ تۆ عەزەنێ بەس یەکەم تێچوونی ئیشەکەتم پێ لە جارڕەنی کۆزنە تێچوونەکەی چەنە تێچوونەکەی 18,900 دلارەواتە یەک دەفتەر وەشتاونەوە گەڵا ئەگەر هەر تاوی دروستی بکەین کارگەکە و یەک مانگ ئیش بکە کۆتایی ڕەنین کۆز دواتە تێچووی ساڵانە بەڕێوەبردن بەڵێ ئەو چەنە 56,200 دلار بە هەموویەوە یعنی بە هەموو ئینتاجەکەشەوە کە قماشەکەشی لەگەڵ حساب کراوە کارگەکە بۆ قماشەوەی کە بۆشی کراوە نابێەوە هەر بۆ معلوماتی جەنا بۆ حەڵقی داهاتوە عەزەنێ بۆم جیا بکەیتەوە تێچووی کارگە ئەوە سارێکی سابتە تێچوویکی سابتە ئەوم بەجیا بە حسێکە باس چاوتۆری دوایی تێچووی ڕەنین کۆست بۆم کە بە دوو بەشەوە بەشێکیان ماتریاڵە مەوادە ئەیکری ئەی فرۆشیتەوە ئەوە یعنی ئەگۆڕێت لەبەری مەساگەریم ساڵ 1000 کراس فرۆشی بای 1000 کراس قماشەوێ ئەگەر 10,000 فرۆشی بای 10,000 یعنی دوای ڕەنین کۆستم بۆ کە بە دوو بەشەوە عەزەنێ بەشێکیان بۆ مەواد چاوخۆشێ بەشێکیان بۆ ئیشی دەست و ئاو کارەبا و کڕی بینا و ئەو شتانم بۆ جیا بکەرەوە دەستخۆش. کارگەکانی دروستکردنی جلوبەرگ و براندەکانی جلوبەرگ یەکێکن لە پیشەسازیە بەهێزەکان لە ئاستی جیهاندا. بەشێک لە براندە بەناوبانگەکان ساڵانە ملیاران دۆلار داهاتیان هەیە. براندێکی وەکو نایک لە ساڵی 2015دا داهاتی زیاتر لە 30 ملیار دلار بووە. قازانجی ئەو براندەش لەو ساڵەدا زیاتر لە 3 ملیار دلار بووە. بەپێی ئەو پرۆژەی پێشکەش بە بەرنامەی هەنگاوی یەکەم کراوە کارگەیەکی سەرەتایی بۆ دروستکردنی بلوس و تیشێرت لە ساڵ یەکەمدا زیاتر لە 100,000 دلاری تێدەچێت. لە جیهاندا پرۆسەی دروستکردنی جلوبەرگ بە تایبەت جلوبەرگی ژنان لە زۆرێک لە کارگەکاندا بەم شێوەیە ئەنجام دەدرێت. لە سەرەتاوە قماشە خامەکان ڕەوانە دەکرێن بۆ ناوچەی ڕەنگکردن و لە ڕێگەی مادەی کیمیاییەوە ڕەنگ دەکرێن. هەر یەکێکیش لە ئامێرەکانی ڕەنگکردن ڕۆژانە دەتوانن 9 تۆن قماش ڕەنگ بکەن. لە دوای ئەوە قماشەکان لە ڕێگەی ئامێری تایبەتەوە وتو دەکرێن و وشک دەکرێنەوە. لە دواتردا قۆناغی پارچە پارچەکردنی قماشەکان دەست پێ دەکات. قماشە پارچە پارچەکراوەکان لەلایەن چەندین دیزاینەر و کارمەندی بەتواناوە دیزانی شیاویان بۆ ئامادە دەکرێت. لەسەر بنەمای ئەو دیزاینانە جلوبەرگەکان دەدورێن.
طبعا لەسەرەوەی تۆ و بە عامیش جاری وا هەیە من لە فەیسبوک لە شوێنێک کۆمنتێکم بۆ نووسێ خەڵک پرسیارەکە ئێوەش بەشێکی زۆرتان خوێندکاری ئابوورین یان نزیکن لەم مەجالی ئێمەوە زۆر کەس پرسیارم لێ کاڵێگە من بزنسێکم هەبێ ئیشێکم هەبێت چۆنم ئیشە گەورەکەم جا حەزەکەم شتێکی بچووکتان بۆ باس بکەم لەسەرەوەی کە بۆ لە وڵاتێمە ئیشەکانمان بچووکن بۆ ئیشی گەورەمان نییە بۆ لە وڵاتانی ئەوروپا لە ئەمریکا لە هەندێک وڵاتر هەیە بچووکە وڵاتەکەیشان کەچی براندێکی تیا مارکەی تیا بۆ مارکەیەکی عالەمی مەسەوەکو ئیکیا لە سوید بۆ نمونە سوید خۆی وڵاتێکی بچووکە بەڵام توانیوێتی کابرا شتێ بکاتەوە بۆ ئەساسی ناوماڵ کە شتێکی هەرزان و بەسیتەوە لە ماڵە خۆت ئەتوانی بیبەستی وای لە توێسە لە هەموو عالەما بڵاوە بێتەوە چۆن ئیشی بچووک سمۆڵ بزنس چۆن ئیشێکی بچووکەکەن بە ئیشێکی گەورە تەحویلی بۆکی بە ئیشێکی گەورە چین مەسەرن زنجیرەیەک تۆ مەطعامێکت هەیە ئیسە کەسێک هەیە لە سلێمانی مەطعامێکی هەیە سەرکەوتووە چۆنی کا بە زنجیرە ڕێستۆرانتێ لە عالم فاسفودێک هەیە وەکو ماکدۆناڵدز چۆنە توانی وای لێ بکەی کە ئیسە سەرمایەکەی 100 ملیار دۆلارە کابرای کەنتاکی مریشگە فڕۆشێ ماڵ و ماڵەچە مریشگە فڕۆشێکم جار لە دێکەی خۆیان و لە شارەکەی خۆیان و دەستپێکە ئەی فڕۆشەی سەوای لێ تۆ بای 23 ملیار و قسوورە بودجەی ساڵێکی چۆنم ئیشانەتانەکەن مەسەن ئەمەی کە تۆ باسیەکەی پاشن براند چۆن وای لێ ئەەکەیەکی بە مارکەیەکی عالەمی تەوان یەکەم شت ئەوەی کە مهمە تا بە کوردی بینوسم بە دەستخۆ ناخۆشتێ خۆم یەکەم شت عەقلیەت باوەڕی خۆت یەکەم شت هەست کەسێک کە بزنسێکی هەیە بێ خۆی باوەڕی بەوە بێت کە ئەتوانێت گەورە بێت بەداخەوە لەناو کۆمەڵگەی ئێمەیە بەردەوام چواردەورەکەمان هەندێ من هەندێک جارێکم بە سوال لای برادران پەندەکانی پێشنانی بۆێنمەوە مەساڵێ ئەو نێ دەست بە کەڵاوی خۆتۆ بگرێ بابانی بایاڵێ خوا کە پاروی نانی یای تێ شکری خوا بکە یا مەساڵێ بۆ نەخوا کڵای بۆ بەڕوو دروست کردووە یانی ئەوە هەندێک شتیا کاتە تۆ هیچ مەکە خوا پەک ناخات تۆ ئەگەر شتێکە هەبوو دەستی پێ بڕۆ شکری خوا بکە تاان مەسەلەی شکرکردنی خوا و ئەو شتانە ئەوە شتێکی ڕۆحی و دینیە هەم کەس دەتوانێت نانی هەبوو شکری خوا بکە نەیبوو شکری خوا بکە وەسعی باش بیکە نەیبوو بیکە بەڵام هەندێک شت هێوان لە ئێمە کردووە کە هەمیشە ئەو نیاڵە بە بەشی خۆ ڕازی بە ئەمە خراپ نییە یعنی چاوچنوکوانەمە بە بەڵام لە مەجای بزنسان نابێت بە بەشی خۆ ڕازی بی مهمترین شت دەگەری کە ئیسەر گوێی لە منە لە بەشداربووان یا لە بینەرانی بەڕێز کە یەکێ بزنسێکی هەیە لە ناو بازار دوکانێکی شەربەتی هەیە مەطعامێکی هەیە کۆمپانیایەکی هەیە دوکانێکی مواد فرۆشتنی هەیە نابێت بە بەشی خۆی ڕازی بێ ئەبێ هەوڵ با بەردەوام ئەم بزنسەی گەورەکە کەواتە یەکەم نقطە عەقڵێتی ساحیبی شەکەیە ئەبێ بە بەشی خۆ ڕازی نەبی هەوڵ بێ خۆت گەورەکەی ئەمە یەکەم نقطە دووهەم جیاوازی ئەو ئیشەی کە تۆ ئەیکەی ئەبێت جیاواز بیت جەماعەت ئەگەر ئیشەکە جیاواز نەبێ قەت گەورە نابی بەچین تۆ مەطعامێکی هەیە زلانی تر مەطعامی هەیە من کەبابخانەمان هەبووە یەکی ترژە کابخانەی بۆ گەر کاوەکەی من وەکو کابی خەڵک بێ خەڵک بۆ چییە یانی بۆی من جیازە بیشی کەم بەچین جیاواز نییە ماکدۆناڵدز کە جیاواز بووە بەچین شتێکی هەبوو خەڵکی تر نەیگۆ زۆر سەریع بوو یەکەم کەس بۆ کەم سەریع لە پێی کردووە کەنتاکی جۆری ئاردەکەی کە پێوی کردو جیاواز بوو تای مریشکەکەی جیاواز بوو هەموو ئەوانەی تر ینی سەر ناتوانتوان بە هەزاران و میلیۆنان براند هەیە لە عالەمە بۆ بژێرم ئەبێت جیاوازبی کاتە تۆ لە ئیشەکەی خۆتا لە دوکانەکەی خۆتا ئەگەر شەربەتێکە بوو جیاوازبی ئەگەر کەبابخانەیەکە بوو جیاوازبی ئەگەر مەطعامێکە بوو جیاوازبی جیاوازی مانایە نا ئیبداع بکەی خواردنێ بکەی لە هەموو عالەمانە بێت ئەتوانە گەرەوە بکەی مهمە شتێکی خۆتەیە بەس ئەگەرەوەش نەبوو جاری کەشوش باسم کرد ئەبێ شتێ جیاوازبی لە خەڵکی تر ئەوە تەڵان خاڵێکی زۆر مهمە کە تۆ ئیشەکەت جیاواز بێت سێهەم نقلی خبرە لای ئێمە کە کەسە ئیشێکی هەیە خەڵکی تر فێر ناکە بۆی ئیشەکانیان بە بچووکێمێنێتەوە پێی وایە ئەگەر شاگرد یایەکێ فێر بکە دوای ئیشەکەی لێ دزن لەبەرەوە کابرا ڕازیە بە تاقتەنیا خۆی ئیشێ بکە بەس خەڵکی تر فێر نەکە کە خەڵکی تر فێر ناکە دوای تۆ چۆن ئەتوانی بڕۆی هەمان مەطعامی خۆ بکەیتەوە لە شوێنێکی تر بۆیە ئەگەر خەڵکیش فێر بکەی جەماعەت کەس فکرەکە و نادزێت یعنی ئەمە لەگەڵ ڕێز و حرمەتمە عەقلیەتێکی تقریبا حیزبانەیە لە عالەمی سیاسیشە لە زۆر شتاونیە بەردەوام خەڵک حەزەکە یا بەداخۆ دەستان بۆسەنە مواضعی سیاسیوانە حیزب هەندێ معادل حەزەکەن خەڵکی تر پێ نەگەن معادن حەزەکەن خەڵک تر فێریشی تازە نەبن لەگەی کەشتە بزانێت فێری کەسی تری ناکە
پێی وایە ئەگەر فێر بێ دوای ئەمە ڕوخێنی ئەگەر فێر بێ ئەم لە ناوە بێ ئەگەر فێری کابرای ساحی مەطعام شاگرەکەی فێر بکاوە زانچە مەطعمێدانێ مع العلم ئەگەر تۆ عقليتت جیاواز بێت باوەڕ بە گەورەبوون هەبێت خواردنەکەت جیاواز بێت ئیشەکەت جیاواز بێت ئەگەر نەقلی خبرێش بکەی تۆ خۆت مهمی خەڵک تازە تۆ ناسێ زەلامێک تریش عینەشتی تۆ بکاتەوە قیمەتی نییە لەبەری تۆ ناوبانگە هەیە بۆیە ئەبێ خەڵک پێ بگەێنی بۆ ئەوەی کە بتوان شوێنەکانە بۆ بەڕێوە برن چوارەم ئیدارە طبعا بۆی تۆ چەند فەرعێکت هەبێ پێویستە برۆ بە جانبی مەنجمنت بین ئیدارە چی ئەو شوێنانی تر بۆ بەڕێوە بە ئەمە بەشێکیان بەداخەوە خەتای وڵاتەکەمانە کە تا ئێستا نەمانتوانێت و تاکی خۆمان وا پێ بکەین کە جددی بن لە ئیشا ئاگیان لە ئیش بێ ئیش بەڕێوە برن بە سیستەماتیک کۆمپانیاکەمان ئیشەکەمان بەڕێوە بەرین تۆ بۆ ئەوەی چەند فەرعێ بکەیتەوە شوێنەکە هەبێ گەورەی بکەی پێویستە ینی ئیدارەیەکی باشت هەبێت لە دوای ئەوە پێنجەم براندین مارکە تۆ بۆ ئەوەی هەموو ئەوانە و سەرکەوتوو بێت ئەبێ ئەو شتێک کە هەتا ناوبانگ دەرکات بیکەی بە مارکە ئەبێ هەموو ڕۆژە ڕکلامی بۆ بکەی هەموو ڕۆژە بێرە بگوێ خەڵکە من جاران ڕکلام مەکرد بۆ گوندی ئەڵمانیەک ماوەی ساڵێ بوو جاری تریش باسم کردو 1 میلیۆن دلارمان لە ساڵی 2007 بۆ 2010 یا بەڕکلام کە خەڵک 10,000 دلارشی نیا بەڕکلام خەڵک بوو گاڵتەی پێکردنەوە چیۆخانەکانتان نافۆشە ڕکلامی بۆکەن وتم بۆ بە خەیاڵی تۆ ئێستا بیپسی یا کۆکاکۆلا کە ساڵانە ملیارەها دۆلارەیات خەڵک بیپسی ناخواتەوە کۆکاکۆلا ناخواتەوە ڕکلامکردن بە مانای سوچی بەرهەمەکە و نایە بە مانای بێخراپی بەرهەمەکە و نایە ڕکلامکردن بۆیە بەردەوام بیری بخەیتەوە ئەم براندەی تۆ ناسیت خاڵێکی تر کە چۆن ئیشەکەت گەورە ئەبێت شەراکەت بەداخەوە بەشی زۆری ئیشەکانی ئەمە ئیش یەکەسیە کەس حەزی لە شەراکەت نییە کەس حەزی لە ئیشی گروپ نییە شەریکاتی مساهممان کەمە خەڵک لە شەریکەی مساهمە تێناگا کە دوو کەس پێکەوە شەریکە من قیمەتی نازانن یا زۆربەی کات شەڕیانەدی یا مەسەن سەر جاری پێشوو باسی ئەو چپسەم کرد کە لە ئەمریکا ئەمیان چۆن لە شەرقی تێکساسۆیان چۆن لە غەربی تێکساس یەکیان گرتو ئیستا گەورەترین معمەلی چپسە لە هەموو عالەمە خاڵێک تر کە زۆر مهمە کۆمیشن ئەبێ پاداش بێ بە کارمەندەکانە لای وڵاتێمە خەڵک باوەڕی بۆ نییە ئەگەر ئیشەکە هەبێ بۆی بۆ بەڕێوە بەرن ئەبێ کارمەندەکان بکەی بە شەریک لەگەڵتا بۆی ئەوان شتێ لە داهاتیان هەبێ لە هەموو ئیستە بلوسێکی فڕۆشە لە دوکانێکە کارمەندەکە ئەزانی کێ فڕۆشتێکی شتێ پاری بۆ ئەوە لە شوێنێکتر بە هەمان شوێ ئەگەر کارمەند هەستی کرد شەریکە لەگەڵ ساحبیشە ئەو کاتە خواخواتی مەطعەمەکە نشکێ خواخواتی شوێنی جل فڕۆشتنەکە نشکێ خواخواتی شەکەی سەرکەوتووی بۆی خۆشی قازانچکە لای ئێمام عەقلێتە نییە خەڵک وەکو شاگرد تەماشایەکەین خواخوامانە خۆمان ملیارە دلارمان دەست پێ بەڵام کارمەندەکە هیچ ئیسفادە نەکا کارمەندەکەش دوای ڕەنەوای بیرکاتەوە بڵێ کاکە خۆ من بیفرۆشم منی فڕۆشمانێر کە 100 دلاری خۆم هەیە کەواتە بۆ من خواخوام بێ شاسوار شتی زۆر بفرۆشێ بۆیە لە وڵاتی ئێمە کارمەند حەز ناکە یا هەوڵ نایە ئیشەکەی بەرەو پێشبەرێ بەزێر کۆمیشنی هەبێ واتە نیسبەتە پاری هەبێ بۆ خۆی ئەو کاتە هەوڵەیە خاڵێک تر زۆر مهمە جاری پێشوش لەوەی کە بزنس چۆن سەرکەوتوی باسم کرد بۆ ئەمەشیان باسیەکەمەوە مشتری کەستەمەر سێرڤیس ئەبێ خزمەتی مشتری بکەیت ئەگەر شوێنێکە هەبوو تۆ چین بوو زنجیرەیە بوو مەطعەمێکە کرد بە دە مەطعەم ئەگەر لە هەموو شوێنەکان تا خزمەتی خەڵکە کرد یا جلە فرۆشی لە هەموو شوێنەکانە خزمەتی خەڵکە کرد ئەوە خەڵگەی بیستێتەوە ئەڵێ ئەم شوێنە سێرڤیسی باشە یەتەوە بۆ لاو کەواتە ئەم هەشقاڵە هەر هەشتی بن لێکەوە ئەگەر یەکێ پرسیارێکی بوو سەر دوکانێکی هەیە بزنسێکی هەیە چۆنم بزنسەی گەورەکە ئاگای لەم هەشقاڵە بێ ئەگەر ئیشی لەسەر بکات دانە بەدانە تاوان جاری پێشوش باسم کرد لە حەڵقەی پێشوە مهمترین شت نووسینە ملاحەزات ئەمە مژعێ پۆینت بۆ خۆ نووسی هەموو ئەمانە بنووسە چێکی بکەرەوە بتوانێ ئەمە یەک بە یەک جێبەجێ بکەی ئەتوانی دوکانێکی شەربەتی بچوو بکەی بە مژعێ دوکانی شەربەت لە هەموو کوردستان و دوای بیشتە بۆ عێراق و دوای بچۆ بۆ ناوچەکان خەڵک باسێکە مەطعەمێکی بچوو بکە بە زنجیرە مەطعەمێ دوکانێکی کراس فڕۆشی نایەکی خۆتی لێ بنێ بیکە بە براندێ هەرچی شتە بە خەیاڵتانە ئەتوان بیکەن بە ئیشی گەورە بەشێک هۆکارە لەوەی کە وڵاتی ئێمە تا ئێستا بەرەو پێش نەچووە هی ئەوەیە کە بازرگانی گەورەمان نییە بازرگانەکانمان بچووکن هەمومان شتی بچوو بکەین تا ئێستا مارکەیەکی کوردی نییە لە تورکیا و لە ئێران و لەوانە بڕاشتە بفرۆشێ تا ئێستا مارکەیەکی کوردی نییە لە ناو شارەکانی خۆشمانە ناوبانگی هەبێت بۆ ئەوەی اقتصادی وڵاتەکەمان بەخۆت بێ ئەبێ هانی ئەوە بین کە سمۆڵ بزنس بگۆڕین بۆ چین بیگۆڕین بۆ بزنسی گەورە چەنە بزنسەکە و گەورە بێ ئەو نە هەلی کاری تر ئەرەخسێ ئەو نێ پاری ترێتە ناو وڵاتەوە مهمی چین لە چییە ئەگەر سەرکەوتوو بووی بە زنجیرەیەک ئەو کاتە لە وڵاتی خۆت تێپەڕی ئەچیتە دەرەوە کە ئەچیتە دەرەوە تۆ پێویست ناکە خۆ مەطعەمێدانی سە ماکدۆناڵس خۆی مەطعەمێدانانێ لە دەرەوە ئەیاتەوە بە تۆ
ملیۆنە دۆلاریش لێسەنی حەقی بەس براندەکە و باتێ ساڵانش بە ساڵە من سادی قازانجوێ بەس مقابلی ناوەکە خواردن شتەکە و بێنێ کەواتە تۆ کە بووی بەچین بووی بە زنجیرە چوە دەرەوە هەموو ساڵ یەک دنیا پارێتەوە بۆ وڵاتەکەەوە ئەگەر ئەمە بکەین هەموو دەوڵەمەندێ هەموو ساحب دوکانێ هەموو سەرمایه‌دارێ هەموو گەنجێ کە بیر لە ئیژەکاتەوە بیر لەوە بکەین و ئیشە بچووکانمان بکەین بە ئیشێکی گەورە بە زنجیرێک ئەوە تەسەوڕەکەم نقطەیەکی تەحولە لە ژیانی سەرمایه‌داری و کەسابەتی هەرێمی کوردستان دەستان خۆش. کەسی بزنسمان دایم کەستمەرەکانی وەکو سەرچاوی قازانجە بینێ بەڵام کەسی دەست پێشخەر خەیاڵی لای ئەوەیە کە گەورەترین و نافسی خۆی بشکێنە کە خۆیەتی ئەمڕۆ چۆنە سبێنێ لەمە باشتر بێ کەسی بزنس پرسن ئەو کەسەیە کە بزنسێک ئەگرێتە خۆی بەرەپێشێ بات و گەورەی ئەکا بەڵام کەسی دەست پێشخەر ئەو کەسەیە کە تۆوەکە ڕوێنێ ڕۆژ بە ڕۆژ ئاوەیە گەورەی ئەکا و لە کۆتاییە نەتیجەکەی ئەخوات. ئێستش بەشداربوویەکی ترمان هەیە شاز عەبدولواحید. طبعا دڵم زۆر خۆشە لە دوای 52 کەس من یەکێکم لەو 12 کەسە هەستێکی زۆر خۆشمە. ئامادەکاریێکی زۆر باشم بۆ پرۆژەکەم کردووە هیوادارم ئەو شتانێکە کردوومە بە دڵی لیژنەکە بێ بتوانم بگەم بۆ ئاواتانی کە خۆم هەمە. بە حکمەوەی هیچ پرۆژەیەکی لەوەی من نە لە سلێمانی و نە لە کوردستانە نییە بەس من لەگەڵ زۆربەی ساحب ڕێستۆرانتەکانە قسەم کردووە لەگەڵ دکتۆری مناڵە قسەم کردووە بۆی بزانمە خواردنانە چین کە تەندروستن بۆ مناڵ یان ئەو شوێنە ئەبێت چۆن بێ بەپێی ئەو شتانە بە تەکید ئیشم لەسەر کردو. ئامادەکارێکی زۆر باششم بۆ ئەوە کردووە هەم لە ڕێوەی کە چەنی تێچێ و هەروەها چەنیش قازانجەکەت. حەڤە خاڵی زۆر گرنگ هەیە کە لە ڕێستۆرانتەکە بە تەمان بیکەمەوە کە هەر یەکەیان زۆر گرنگن بۆ مناڵ. یەکەمیان دانان و دروستکردنی کتێبخانەیەکی تایبەت بە مناڵ وەکو هەمومانەزایی مناڵ زۆر کەمە خوێنێتەوە لەبەرەوە پێویستە لە مناڵەوە فێری مناڵ بکەیت کە بتوانێت بخوێنێتەوە بۆ گەورەبوونی بۆی مێشکێکی باشتری هەبێ و بتوانێت زیاتر قسە بکە. دووەم شت دانانی مێز و کورسی جوڵاو چۆن ئێستا کاتێک هەموو ماچینە ڕێستۆرانتێک مناڵەکە ئەوە نامورتا هەلاوانێ ئاوانانەکەی بخوایان ئاوانانەکەی بخوا ناتوانێ بەڕێکی بۆستێ لەم کاتە کورسی و مێزەکە بەستان دەبێ بە دڵی مناڵەکە بەرز و نزم بکرێتەوە یان بە پێی مرتاحی مناڵەکە. سێم دانانی دلیڤەری و گەیاندن بۆ هەموو شوێنێک بۆ نمونە لەگەڵ ڕەوزەیەک یان لەگەڵ خەزانەیەکە تۆ ئەتوانی خواردنەکانیان بۆ بنێری. چوارەم دروستکردنی شوێنێکی تایبەت بە یاری مناڵ کە پێویست ناکات تۆ بچی بۆ ڕێستۆرانتێ دوایی بڕۆی بۆ شوێنێکی تریش مناڵەکە و یاری بکە لەم کاتەیە توانێت هەم لەوێ نانیش بخۆ و هەم یارێکەشی بکات. پێنجەم شت دروستکردنی ژوورێکی سینەما بۆ ئەو فلیمانەی کە تایبەتن بە مناڵ. شەشەم شت کە زۆر گرنگە دانانی ستافێکی لێهاتوو شارەزا بۆ چێشخانەکە بۆ بەڕێوەبردننی ئەم شتانە. حوتەم شت کردنەوەی دوکانێکی جل بۆ ئەوەی کە ئەم ئەرکە لەسەر دایک و باوک کەم بکەینەوە کاتێ ئەڕوا بۆ ڕێستۆرانتێ ئەبێ ئەگەر مناڵەکە حەزی لە جلێ بێ ئەبێ دووبارە بڕوا بۆ شوێنێکی تر جل بکڕێ یان دووبارە بچێب لە شوێنێکی تر شتێ بکە لەم کاتەیە هەمووی کۆکرێتەوە ئەتوانێت هەم نانەکەی بخوا و هەم جلەکەش بۆ مناڵەکەی بکڕێ. هەشتەم شت دروستکردنی ڕەسم لەسەر دیوار و عەرز و سەقفەکەی ئەو شوێنە بۆی سەرنجی مناڵ ڕاکێشە هەروە دیکۆری دەرەوەشی بۆی مناڵ بتوانێت ئەگەر لە دووری شەو ببینێت داوای ئەو شوێنە بکە حەزی لێ بە چونکە هەموو شتەکانی ڕسمی مناڵانەی تیابە فلیم کارتۆنی تیابە.
نۆیەم وەرگرتنی مناڵ بەبێ دایک و باوکی مەبەستم لەمە چییە؟ کاتێک دایک و باوکەکەی داوامیان هەیە ئەم مناڵە نازان لە کوێدانن بۆ نمونە ئەگەر شەو بەیان بیانوێ بچنە دەرەوە ئەتوان ئەو مناڵە بێن لەلای من بەس تەمەنەکەی دیاری کراوە 6 هەتاکو 18 ساڵ دێم ژوورێک بۆ ڕسمکردن چۆن هەر مناڵە گێتە لای من ڕسمێکەکە ئەم ڕسمەی ژوورێک دروست دەکرێت و ڕسمەکە هەڵاواسرێ لەم کاتەیە من باوەڕ بەخۆبوون بۆ مناڵ زیاکەم یانزەم شت ژوورێکی تایبەت بە ڕۆژی لەدایک بوون وەکو هەمومانزانین ئێستا شتێکی زۆر باوە کە ئەدمیلادی مناڵە چن لە دەرەوەی کەنیان گەورەش بەعام بەس ئەم ژوورە تایبەتە بە مناڵ هەموو ئەو شتانی کە هەڵاواسرێت تایبەتە بێ بە مناڵ دوانزە شوێنێک تایبەت بە قشچاکردن وەکو سنتەرێکی جانکاری بۆ مناڵ کاتێک کە مناڵەگە ئەڕوا بۆ سەرتاشخانەیەک یا ئەڕوا بۆ ساڵۆنێک زیراکە یعنی هەمومانە و شتەمان بینیوە تەختەیەکی بۆ دانەیە ئیتر ئەترسێ مناڵەکە لە خۆی لەم کاتە ئەگەر تۆ ئەو شتە بە تەواتی دانەی نە مناڵەکە ئەترسێ و هەم زۆرتریش حەزی لەو شتا ببێ قژی چاپکەیان هەر شتێکی سیانزە ستێجێکی تایبەت بە شانۆ واتە چی؟ کاتێک ڕەوزەیەک یا حەزانەیەک یا خوێندنگەیەک ئەوێت شانۆیەک پێشکەش بکە شوێنی نییە ئەتوانم ستێجێکی بۆ دروستکەم ئەو بێ لەوێ شانۆکەی پێشکەش بکات چواردە کردنەوەی خولی چواروەرزە بە مناڵ هەمومانزانین خول زۆر زۆرە خولی زمان وەرزش کۆمپیوتەر و زۆر خول هەیە بەڵام هیچ شوێنێک نییە تایبەت بێ بە مناڵ بڵێ بەس مناڵە توانێ بێتە ئەم شوێنەوە لەگەڵ ئەوەشا چواروەرزە بێ هەر چواروەرزەکە مناڵ بە بەردەوامی وەربگیرێت پانزە دانانی پزیشکێکی پسپۆڕی مناڵ کە لەو چێشخانەیە هەبێ بتوانێت بە بەردەوامی ئەگەر حاڵەتێکی کتوپڕ هەبوو ئەو مناڵە چارەسەرکەوە لەگەڵیشا دەرمانخانەیەک تایبەت بێ هەر کاتێکچە بۆ لای پزیشکەکە نەڕوا بۆ نمونە لە ئۆرزی دەرمانەکەی بکڕە هەر لە عینەن شوێنە بتوانێت دەرمانەکەشی دەستانی ئەوە بەسیتر کێتەوە کەسێک شەهادەی فەرست ئێدی هەبێ ئەتوانێت هەردووکی بکەم شانزەم شت کە لای من زۆر گرنگە نەبوونی ئینتەرنێتە چۆن ئێمە ئەچینە هەر شوێنێکەوە یەکەم شت ئەوەی کە داوایەکەین هەمومان بەسەرماناتۆ داوای پازۆردی ئینتەرنێتەکەین بەس لەم شوێنەی من ئینتەرنێت نابێ هەبێ چونکە مناڵ ئەمەیە کەیە بۆ لای من یاری بکە من چەندەها شوێنم بۆ مناڵ داناوە کە تیا یاری بکە نان بخوا متعە لەو شتە ببینیان لەو کاتە ببینە کە لێتی نەک بە بەردەوامی بە ئینتەرنێتەوە خەریک بێ حەڤە بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت کە زۆر لە وڵاتی ئێمە زۆر کەس ئاگای لایان نییە کورسی تایبەت و مێزی تایبەت هەروەها یاری تایبەتیشە باشەمە مەطعەمەیان ئەتوان بکەین بە کۆمەڵگەیەکی تایبەت بە مناڵ ڕاستەکەی خۆی ئەم شانە زۆرە لە برێمە لە بینایەکی گەورە ڕۆنە جێگەی نەبێتەوە ئەگەر ئەزەر نەبێت ئەتوانیت هەندێک شتێلی لابرە مەسەڵەی سینەما و هەندێ هۆڵی بۆنەوە شتانە پێویست ناکە فکرەکە لە یەک شتا بێڵەوە مەطعەمێک نان خواردن بەشێک بۆ یاریکردن ئەو بەشانی بۆی لە بڕی تۆ کەچی بینایە گەگری ئەمە ڕەنە ئیمارێکی چەند قاتی و پێویست بە بۆمە بە زۆی کێمە باسمان کرد بدایێت تۆ باسی کردەوە مەطعەمێکی معقولە کە بتوانین لە هەر شوێنێکە هەچ کەسێ دای بنێ ئەرزێکی سەمەتری دو سەمەتری بەش بکە و زۆر جاریش لە ئیشاونە زۆر بڵاوی وای لێ ئەکات یارمەتێن بەو تاڵکم وای لێکە کە کولپە و زۆرە داهاتی کەمە ئەبێ بزانانی یەکەم جار تەرکیز بکەیتە سەر شتێک بۆی بتوانیت کە تێچوەکەی دەربهێنیت ئەم بۆی شتێکی تیش کە تۆ بتوانی بیکەی بە زنجیرە میشە یعنی ئێستا تۆ ئەگە بەم گەورەیە بیکەی ناتوانیت لە شارێکا چواردانی وا بکەیت ئەتوانی لە هەر شوێنێک لەقێک لەمە بکەیتەوە بەو خزمە گوزارانی کە تۆ باسەکەی تۆ ناتوانانی بەو شێوازە بیبێ بەو زەخمیە بۆی سەرکەوتوبی یەکەم جار لە دووشتی بچووکی معقولەوە دەست پێ بکە دوای وردە گەشەی پێبە ئەمەی تۆش فکرە تازەکە لە چیا مەطعەمە بۆ مناڵ کە کەس نێتی هەوڵ بە لە پاڵنان خواردنە یاریکردن شوێنی حیوانەوەی مناڵیش هەبێت دەست خۆش ئەم پرۆژەیەکی فراوانی ڕێستۆرانت و کات بەسەربردنی منداڵانە بەپێی ئەو پرۆژەی پێشەش کراوە لە چەند بەشێکی تایبەت پێکدێت کە ئەمانەن خواردنگەیەکی تایبەت بە منداڵان و گەیاندنی خواردن بۆ ئەوانەی داوای دەکەن هەروەها دابینکردنی شوێنێکی تایبەت بۆ کتێبخانەی تایبەت بە منداڵان
لەگەڵەوەشدا شوێنێکی تایبەت بۆ کات بەسەربردنی منداڵان و ژوورێک بۆ نمایشی فیلم کارتۆنی منداڵان و ستەیجێک بۆ نمایشی شانۆ. هەر بەپێی ئەو پرۆژەیە بۆ ماوەیەکی کاتی چاودێری منداڵان دەکرێت. هەروەها لەو پرۆژەیەدا شوێنی تایبەت هەیە بۆ ئاهەنگی ڕۆژی لەدایکبوونی منداڵان و دەرفەت بە منداڵان دەدرێت بۆ ئەوەی بتوان وێنە بکێشن و دواتر بۆ ماوەی هەفتەیەک وێنەکانیان نمایش بکەن. لە پرۆژەکەدا دوکانێکی تایبەت بە جلوبەرگی منداڵان و ژوورێکی تایبەت بە قژبڕینی منداڵان دەکرێتەوە. بەپێی پرۆژەکە بە شێوەیەکی بەردەوام خولی پەرەپێدان بۆ بوارەکانی هونەر و وەرزش و زمان و کۆمپیوتەر ئەنجام دەدرێن. هەروەها پرۆژەکە گرنگی دەدات بە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت و ڕێوشێن و خزمەت گوزارەکانیان بۆ دابین دەکات. بەپێی ئەو پرۆژەیەش پێشکەش کراوە پرۆژەکە لە سەرەتادا پێویستی بەوە بەرهێنانی $25,000 هەیە. من ئێستا نمونەیەکمان هەیە کە ئێستێتە لای جەنابتان و قسەتان بۆ کە کوڕێکی هاوتەمەنی خۆمانە کوڕێکی گەنجە بە مناڵی ئیشی کردووە کاک پێشەوە فەرموو. عليك السلام يا باشا. وەکو کارکردنی خۆم لە ساڵی 1970 کە مناڵ بووم 8 ساڵ بووم. بەڵام وەکیشی سەرافی لە ساڵی 91ەوە لەوانەیە دووەم کەس یا یەکەم کەس بێدم جیازی فەحسی پارە بێناوە. فەحسە پارەکە بوو تەبعیان پێکرد فەحسیان پێکرد بە دینارێم کرد. تریشی دۆلار بکە تا ساڵی 93 لە 93 چوومە خاڵبی دوکانی شەربەتەوە هەتا ساڵی 2000 ڕاکە ئیتر هاتم بۆ باباری دوارگی خوارەوەکردن خانەکە لێ دوکانم کرد دوو دوکانم کڕیان لێک سەر لەخوا بەتەوێ دەستمان کرد بەیشی حەواڵ و ئاڵوگۆڕی درا. لای من هەموو شتێک جدیاتە. ئێستاش بەم تەمەنەمەوە کە هاتوو تقریبەنەوە هەر لێرە 3-4 مۆزەفم هەیە 3-4 مۆزەفم هەیە لەسەرەوە دوو دوکانم هەیە شەریک من کوڕەکان هەمویان من ئێستاش بەیانیان زۆریان خۆم تەلەفۆنیان بۆ کەوەچم بە شوێنانە کە مۆزەفی خۆم لەبەرەوە ئیشکردن جدیات جدید بی لە ئیشە هەرەکەی بە ئاوات و مەقسەی خۆم ئیش بکە یا چاوەڕی خۆکە چاوەڕی کەس ناکە بەڵێ من باوکم هاندێکی مهمم بووە باپیرم یەکێ بە لەو کەسانی کە ئێستاش بە ئاواتۆم هەموو جارێکە قسەکانیەتەوە یادم دوود ناسێت ناریامێ بە قەرز ئەی بڕۆ خەپانێکەوە خەرزاری هەتا ساڵەکە تەواو بووی هەر خەرزاری کە تەواوم لە 8 ساڵ بوو چوومە مەکتەبی و خەپانەکە 3 جار ماکەی دەرچووە لەبەرەوە دهانان بوو باپیرم وە باوکم بەڵام ئەگەر جدی نەبی چەند دەوڵەمەندی چەند مهم بی نەتیجە هەر فاشل جا کۆڵیش مێ لە ئیش بکە یا چاوەڕی خۆکە باشە بەسەر چاو باشە 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 ساعتە باشە قوربان یاسا باشە قوربانتان باش کاکتەمان قوربان فێنگا باشە باشە ئەلێتمان سەیری چۆنە چۆن بە پێنجیەمێ هەشدانەمێ بەسەرەمەی تێ باش پەنجەی باش نیۆمەی تێ ئەوە دەدانێت تۆ ماڵمێ بەرەو پەنجەی بڕواکەن تا ئێستا یەک سەفەرم کردو
هەیندە جا دوانزە جافیزەی شنگڵم بۆ دەرچووە لەبەر جدیاتی شەکەم نەمتوانێت بۆ یەکشە بشم من بۆ 50 فلزیشەکەم دەفتەرێ دۆلار 5,000 دینار خێرەکە ئەگەر هاتوو ئەم دەفتە دۆلار ئەمڕۆ پێنجەکەی لە نەخۆی بەیانی 30,000 پێوە کاتوی چی نەکە 6 ڕۆژ لە ژیانە بەڵام لە هەموو بۆ گەنجەکانمان بۆ سەرکەوتنی گەنجەکانمان کە زۆر مهمە واز لە قسە و ئەمە سول فڵان بیرە نەوتێ و فڵان وای کردو بەڕێ منەوەی کە پرۆژەکانان تەقدیم کردووە هەمویان بەلای من ناجحن هەر هەمویان یعنی بەڕێ من سەرکەوتوون بەڵام ئەوەی کەتر پرۆژە خۆی هەر عادەتی وایە هەر یەک کەس دەمێنێتەوە بۆ ئاخیر لەو کەسە پرۆژەکەی چۆنە تەقدیم بەڵام ئەوانەی کە دەرنەچوون ئەوانەی کە ماونەتەوە لە چەند بەرنامەیەک تا ئەچنە دەرەوە کۆڵنێن تەسەور نەکەن ناگەن بە مەخزە کاک پێشاوە عەزە لێ پێم بڵێ بزانم تۆ لە چەند ساڵی ئیشەکەی تو چۆن دەستی پێ کردووە زۆر سپاس دەکەم بۆ بەرنامەکە قوربان بەخێوی سەر من هیوایم گەنجانە توانتم بەرنامەوە ئەگەر سواد لە مناڵی ڕەفیقمان وەکو تەمەنی ئێرە من ڕێی پێناوە میشکەم بەس لە 8 ساڵیەوە من قەپانم بۆ لە جادەی مۆلەوی زۆرتان شارەزای مۆلەوی قەپانەکە چۆن ینی هەر شتێک کێشاو بەڵێ یە خۆ کێشاو سلێمانیە لە چەند ساڵیەوە بۆ 8 ساڵ ساڵی 8 ساڵ 8 ساڵ بوو خەڵک بە 25 فلس خۆی کێشاوە ڕۆژانە دەستمان کەوتەوە ڕۆبعێنی دینار ئەمە لە وەرزی هاویناکە ئیشمان کرد بۆ زستانەکەی کە مەکتەبمان کرد دوای ئەو وردە پەرەمان پیاوە تا ساڵی 1970 جگەرە فرۆشتن لەسەر مێز و ئەم شتانە هەتا ساڵی 90 کە گۆڕانکاری ڕوویاوە بوو بە چاپی نوێی پارە یەکەم کەس بوو کە جیهازی پارە مێنا ئەشعەیەکە بوو بە 75 دلار بەس 1.25 مان فەحسە کرد بە دینارێ فەرقی تەزویرەکە بۆ ئەسڵەکە لە باخی ڕەشیدایان گۆڕێ لە دوایەوە دەستمان کرد بە شەربەت یەکێک لەوانە بوو لەوانەیەوەی گەن شەربەتی دیلانی ئێمە بووە کەم کەس هەیە ئەگەر لە تەمەنی خوا نایان خوارد بێ ڕۆژانە 9,000 سیوسین فرۆشتووە 9,000 سیویستی 3,500 بۆ 4,000 پەرداخەکە بەڵام بەچی 7 ساڵی ڕەفە لە حوتی لە چواری بەیانی و من لە علوە بووم هەتا 12 تا ئەم ڕۆژەمان پێگەیانەوە لە دوای ئەوە یەکەم کەس بووم کە بەرهەمی سیدیم هێناوەتە سلێمانێ بۆ نمونەش زەکەریا عەبدوڵڵا و عەدنان کەریم کە یەکێکە لە هەرە خۆشەویستە ڕەفیقەکانم توانیمە 7,000 سیدیان بۆ چاپ یعنی دوکانەکە و گۆڕی بە تەسجیلات لە دوای تەسجیلات مۆبایل کە پیان دۆ تابوو من هێناومە لە فیلەنداوە بە ڕێژەیەکی کەم نەک زۆر بڵێ چەند میلیۆن دلاری بێتەوە وەزبە نمونە بە دەفتەر 12 دەفتەر دلار بۆ ئیشەی کە کردومانە هەتا وای لەیاو دەستمان کرد بە ئیشی حەواڵە کە پارەمان گۆڕیەوە شاید مامۆستاکانی سلێمانی من شایەتن کە پارە گۆڕا بە دۆلاری ئەمە تەنها من و دوکانێکی تر بووین مامۆستا دۆلاری وەرگر گۆڕیمانەوە ئاسایش ڕێی پێیان گۆڕیمانەوە من بە تاک دۆلار کە خەڵک وەری ناگەت لام بردووە توانیمە سیارەیەکی باش بکڕم وەکو نمونە دوایەوە دەستمان کرد بە ئیشی حەواڵە ئێستا کە یەکێک بێ ماڵی حەواڵە چین لەوانەیە زۆر بە مهمی بزانێت باوەڕمان پێ بکەن لە دەفتەرێ دۆلارە 100 دڵارە 5,000 دینار قازانج بەڵام لە 10,000 دلارە 10,000 لە وەرەقەکە 50 دینار لەم تەبعەیە یعنی ئەو ڕۆژە بووم باسی هاو لە لام بودنەوەتم وتی و حواڵی کردە بۆ هەو دەچەنە وتم ملیۆنە دلار حواڵاکەین هێنان و ڕۆشنەوەکەی 100 دلار یعنی دەفتەرێ دۆلار کاک پێشەوە بەڵێ لە ملیۆنە دلار کە حواڵەکەن 100 دلار جملە ئەی کە 100 دلار لە بازار ئێستا ئەفرۆشن بۆ قازانج چەند ئیفرۆشن 50 دیناری تەبع 50 دینار لەم پارەیە بەڵێ تاوانەوە نمونەیەکی جوانش کە زۆر کەس هەیە ونیە پرسیارەکە وازان بازرگانی هەر پاری گەور و ئیشی گەورەیە بەس ئەکی تۆ بەم 50 دینارە توانین ڕۆژانە چەندی معاملە بکەیت و داهاتێکی باشە تەبێ ئێستا من لەخوا 4 دوکانم هەیە دوکانێکیان 3-4 کەسی لەسەرە ئەوانەشی لەگەڵمان نووسە وەکو شرین نەماون لە مۆزەف لەگەڵ مایشکە ڕبحیان هەیە بۆ چکێت لە بێ بیت لەگەڵ مایشکی بزانم چۆنی ئیشەکە و چۆنە کە زانیم بە خۆت ئەبی وردە بۆی دڵ بە ئیشە خۆر معاشێکی ڕەمزی بۆ بڕمەوە 500 دلارێک هەڵم ئەگەر ئەمڕۆ من نمونە 100 دلارم دەگەڵ سەید و هیتۆی هیتو تۆ هەوڵم زیاتر من لەوێ نەبم بۆ تاقیشمان کردوێتەوە من شاگردمە بۆ لای خۆم ڕۆژانە بڵە مانگی 600 دلار ماڵەتی ئەم مانگە بیش وەرەقم دەستکەوتەوە کە سەر هەم ڕبحەکەم بۆ زیاد کردو بۆ ئەو ڕبحەکەی ئەویشم ماوە چی وەرەقشم بە ماوەتەوە یعنی ئەوە بۆتە هۆی هاندانی ئەو لە بازار من عینە قسەی ئەو بەم ناڵێت سەر بازار جای دلار فرۆشتنی خەڵکە هی ئەم هیەوە ئەڵێ مەسئولی دەشت ئەڵێ فڵانگە 2 ملیۆن دلاری فرۆش نازانی هی خۆمانی معمولە وەرەگری لەبەرەوە بڕوابوون بەخۆ زۆر مهمە وە جدیەتیش تا پێشەوە من مقابلەکە بڕوان پێ بکەن من 8 ساعە 8 بەبیرم نایە لە دەرەوە بێت یعنی بە جەژن و بە هەموو شتێکە بدان لە 8 بەرەو خوار هات بەڵام خەڵکیەوە بەداکەم یعنی ساعات 12 ئیش نییە من 12 ئیش بوومەتەوە یعنی چەتی حسابەکە کاک پێشەوە بەڵێ یعنی ئەگەر تۆ قسێک بڵێ بۆ گەنجانە ئەگەر حەقێکی بێ حەز بکە ئیش بکات خۆی پێ بگەێنێ نەسیحەتت چی بەلای تۆ مویمە لە ئیشکردنە جدیت مستحیل لە پێ نەکەی بە جارێک نا 100 جار هەر ئەگەیتە مەخسەی خۆ حچی ئەمە بێنە نمونە مخ زۆر کەسم لەگەڵم
چاوای لەگەڵمان تەنها سێ کەسم لەگەڵامەوە هەمیان لە من وەزیشان باشتر ناویانێ وەزی خۆش و خان و وەزیشان زۆر باش و ڕۆشتوشن شەریکشن کەسێ پرسیارە سەرەتاوەکو کاکە باسی کرد منیش کەسێک هاوڵاتی شێم شارم لە کرێکاریەوە دەستم پێکرد لە ناڵی گەڕەشی کانێسکان بووم کرێکاری مەکرد لە بەردەرگا دواتر وام لەهاو بووم بە مەندووبی جگەرم تەوزیع کرد ئێستا لەخوا بەزێوێ دوای کۆمپانیاکە زۆر لە یوشەکانم ڕازی بوون زۆر یارمەتیانیان زۆر هاوکارم و دوای تەواوکردنی خوێندنی پۆلی شەشم لێرە یارمەتیان نامچمە زانکۆکانی دەرەوە وڵات لە لوبنان خوێنم لەخوا بەزای بەسا ڕاوێژکاری مارکەتینم لە هەرێمی کوردستانە بەردەوامش خەریکم لەگەڵ یارمەتی کۆمپانیاکانیان ڕاستە لە بەرامبەر مادەن یارمەتیانەیەم بەڵام هەرچۆنە بێسا ڕاوێژکاری کۆمپانیاکانەکەم بۆی کە بتوانن سەرکەوتن لە هەرێمی کوردستان بەدەست بێن ئەمەش دەستی چەند گەنجێکم کردووە کە ئەوانش بتوان لە دوای منەوە بەڕێڕەوی مەندووبی بڕۆن کە لای ئەم ئێستا زۆر گەنجەیە ئەڵێ ناتوانم مەندووبی بکەم یا مەندووبیەوەی کەس شتم لێ ناکڕێ وەکو بەڕێزی شەباسێ کرد چۆن سمۆڵ بزنسێک گەوراکەی دەستێ خۆش بە شتەکانی زۆر باش بوو بەڵام ئەوەی کە هەیە لەسەر و هەرەمیەوانێ کە خەبیرێکی سینی ئاڵێت ئەگەر ناتوانانی پێ بکەنی بزنس مەکە ئەگەر ناتوانانی پێ بکەنی فرۆشیاریش مەکە بۆیە لە وڵاتی ئەمە هەستەکەم زۆر کەس هەیە کە بە بەسیترینشت لە خۆیە گۆڕێت من داواکارم لەو بە ڕێزانەی کە پرۆژیان تەقدیم هەر تااقەتی نییە جوابی خەڵک باتەوە زۆر ڕاستن ئەوانەی کە پرۆژیان تەقدیم کردو دایمە بەڕێکی خۆشەوە لەگەڵ مشتریەکانتانە بەردەوام بن دڵنیا بن لەوەی گەورەترین سەرکەوتن بەدەستێنن و دووبارە سوپاسانەکەم دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس ناوی جەنابەت دەروون لە زانکۆی جیهانم هاتوومەتۆ لێرە شادەیەکی ترە خوێنم و خۆشم ڕاوێژکاری مارکەتینگ لە هەرێمی تاوانە لەسەرەوە قسەی کاکدەروون مەسەرێکی ئەڵمانی هەیە ئەڵێ مشتریەکەم مەلیکەکەمە یا مشتریەکەم وەکووا بڵێ ڕئیسی وڵاتەکەمە هەچ کەسێک کێ بۆ لای ئەڵمانێ بۆکو ڕئیسی وڵاتەکەی تەعامل لەگەڵاکە مشتری ئەوە پیرۆزە دەست خۆش کات پێشاجان زۆر سپاس طبعا ئەوەی کە کاکدەروون باسی کرد مەسەرێکی ئەڵمانی هەیە ئەڵێ مشتریەکەم مەلیکەکەمە یان با بڵێن من تۆزە بیگۆڕم مشتریەکەم ڕئیسی وڵاتەکەمەوە تا هەچ کەسێک هەیە بۆ لای من مشتریمە وەکو ڕئیسی وڵات تەعامل لەگەڵەکەمەوەنی ڕێز لێگرم ڕێزگرتنی مشتری زۆر مهمە بۆی تۆ بزنسەکە و سەرکەوتو بێ من بەڕاستی کە گوێم لە کاک پێشوایە گوێم لە کاکدەروون یا لە هەست بە ڕێزێکی ترە بێت هەندێک جار ینی دڵت پڕە بێت لە وڵاتی خۆمان ئێستا من یعنی جەرگم جانەکە پێم ناخۆشە کە بەردەوام هەوڵی ئەوەین گەنج بکوژین بەردەوام جەماعەتی وسەک پێوی کەس خۆتان ئاگاتان لە خۆتان بێ بێوی بینەرانیش ئاگایان لە خۆیان بێ بەردەوام پرسیوان تەمێشتانوکەوە قەت نابن بە هیچ ئەزایی بۆیان لێ کردوون ئەگەر ئێمە هەوڵ بێسە من ئەم بەرنامەیەم کردو حەزەکەم هەرچی گەنجە لە من سەرکەوتوتر بێ حەزەکەم ئەگەر من 100 دلارم هەبێ گەنجی 1000 دلاری هەبێ ئەگەر ملیۆنێکم هەبێ 10 ملیۆنتان هەبێ ئەزانی بۆ ئێوە بە منافسی خۆم نازانم پێم وانی ئەگەر ئێوە پێ بگەن من زەرەرەکەم بەڵام بەداخەوە هەندی عەقڵیەت جاران کاتی خۆی ئاغا بووە حەزی نەکردووە خەڵک بێتەوە بە ئاغا و دەوڵەمەند بێ ئیستا حیزبە ئەگەر ئێوە هەمووتان عاقڵ بن خاوەن ئیرادە بن چ پێویستان بۆیە بن بە کارمەندێکی حیزب بە مۆزەفێکی حیزبمانی پارێکی کەمتان بنێ لە وڵاتەیە کە خۆی ژێری ئاڵتونە لەبەرەوە قەت حەز ناکەنەوە سەربەخۆ بن سەربەخۆ بن لە ڕووی نفسیەوە سەربەخۆ بن لە ڕووی ئابووریەوە ئەگەر ئێوە پارەتان هەبێ بێ منە دەبن منەتان بە کەس نابێ خۆتان بڕیارێن دوای هەموو خەڵکێ ناکەون بیرەکەنەوە دنیا ئەبینن خەڵکی ترتانە بێ مۆزەفتانە بێ بۆیە تکایەکم هەیە لە ئێوە لە بینەرانی خۆشەویست لە گەنجان بە تایبەتی بە دەیان ساڵە بە سایان ساڵی خەنەمەشی و ئێوە هیچ نین قەت نابن بە ساحیبیز ئەمەیان پێوتون ئەو نمونەیشم بۆ ئەوە هێنایە و ئینشەڵڵا هیوادارم هەمومان سوودێکمان لێ بینی بێ و جارێکی تر سوپاس بۆ ئێوە لە چەند زنجیرەی ڕابردوو دابینیمان کە پێشکەشکاری بەرنامەکە وێڕە ئەوەی پرۆژەی چەند بەشداربوویەکی پەسەند نەکرد بەڵام بەڵێنی هاوکاری پێدان و پێیوتن کە هاوکاری دەکرێن وەک پێشکەشکاری بەرنامەکە خۆی دەڵێت ئەوانە چەند پرۆژەیەک بوون من خۆم پێم خۆش بوو لە دەروی بەرنامەکە هاوکاریان بکەم و پێم وایە تەنها یەک پرۆژە بەس نییە لەوەی هاوکاری بکەم لە کۆتایی بەرنامەکەدا بەدڵنیاییەوە ئێمەش بەڵێنەکەمان بەجێهێنا
کە یەکێک لە بەشداربووەکان ئەمەیە. جوان هاوکاریکیان بۆ ئێوە نردو من هاوکاریەکەت پێشکەشەکەم بە ئامانجی ئەوەی کە ئیشەڵڵا لە کارەکەت بەردەوام بیت و بتوانین پرۆژەی سۆشتان لێکم و هەروەها زۆر سوپاس و پێزانی خۆم ئاراستەی برای بەڕێزم کاک شاسوار عەبدولواحید دەکەین بەڕاستی گەنجێکە کەوا هاوکاری هاوڵاتیان ئەکات بە گشتی من لێرەوە ئاواتە خوازم کەوا کوردستانی ئەمە بەڕاستی نمونەیەکی زۆری وەکو کاک شاسواری تێدا بێت چکە هەم خەڵک فێری ینی بەڕاستی جوڵەیەکی ئابووری دەکەن و هەروەها خەڵکی شوێری کار دەکەن و ئەو خەڵکانەی کەوا توانای خۆیان ینی بەگەڕ ناخەن بەڕاستی ئەو وەکو داینەمۆیەک وایە بۆ بەگەڕخستنی توانەکانی گەنج و هەروەها بەڕاستی لە بەرنامەکەشا من بەڵێ کورسی شینم وەرنەگر بەڵام لە 150 بڕیارەکە بەسوودی من بوو بۆیە هاوکاریان کردم وتیان بۆی کەوا لەسەر کارەکەی خۆت بەردەوامی من لێرەوە زۆر سوپاسیەکەم و سوپاسی کەناڵی ئەنارتیش دەکەم. ئەمە ئێستا بینیمان یەکێکە لەو پرۆژانەی کە هاوکاری کراوە لە بەرنامەکانی داهاتوودا بینەری بەشداربووەکانی دیکەش دەبین. ئێستاش ئەچینە لای بەشداربوویەکی تر کاک ئارام. وەک ئامادەکاری بۆ قۆناکانی داهاتوو هەندێک گۆڕانکاریمان لە پرۆژەکە کردووە کە بتوانێت لەگەڵ ستایلی بەرنامەکە بگونجێتووە ئەو پرۆژەیە لە بیرۆکێکەوە ئاسانکارێکی بۆ کە بێ بە پرۆژێکی بەرجەستە. بەڕاستی خۆمان زۆر بە خۆشحاڵەزانین کە توانیمان لە قۆناغی یەکەمی بەرنامەی هەنگاوی یەکەم کورسیشیت بەدەست بێنین هەروەکو ئەوەی کە خۆمان پێشبینیمانە کرد. ئەو سەرنجانی کە لیژنەکە هەیبوو لەسەر پرۆژەکەی ئێمە نەبوون هیچ داتا و زانیاریکی دیاریکرا بوو و بۆ قۆناکانی داهاتوو ئێمە هەموو زانیاری و داتایەکی تاو لەسەر پرۆژەکە خێنە بەردەستی لیژنەکە. پاش بەدەستهێنانی کورسیشین ئێمە هەوڵمان داوە پرۆژەکەمان زیاتر بەرەو پێش بەرین ئەوەش بە ڕاوێژکردن لەگەڵ کۆمەڵێک کەسی پسپۆڕ و شارەزار لە بوارەکاندا کە بتوانین یارمەتیمان بن لە پرۆژەکەمان. ئەمێ بزانم دڵنیا بن لەوە بۆ خەڵک ماستێکی ئێوە ماستێک دروستەکەن بۆ ماستی تۆ بکرێت بۆ ماستێکی ئێرانی ناکرێت بۆ ماستێکی تورکی ناکرێت ئەگەر ئەو جوابی ئەم پرسیارم بۆ بیتۆ لەم خەڵقەیە و لە خەڵقەی داهاتووشتا خۆتم بۆ ئامادە بکەی قەناعەتم پێ بکە خەڵک ئەمەی تۆ ئەکرێ هیچ شوێنی تر ناگرێت بە قەناعەتی شۆ پێم بڵێت جەماعەت من چەند جاری شتێکی ترم وتووە باواز لە شتی وەتەنی و نیشتیمانی بێنین ئەمە کوردیە خەڵکی کرێ شتی وانییە فشێ هیچ کام لە ئێوە ناچم کیلۆ ماست بکەن لە بەروی کوردیە 10,000 پێبن لە کاتێکا ماسی کێرانی هەیە بە 500 دلیلمان هەیە کەسمان برنجە کوردیەکەمان ناکرێڵێ گرانە برنجی کوردیە بە 7,000 هەیە بە 10,000 هەیە بە 14,000 برنجێکی تر هەیە بە 500 دینار چون برنجە 500 دینارێکاکرێت تەماتە کوردیەکانمان فەقیرە جوتیارەکان مزاهرەکەن لە بەروی کەس تەماتی کوردی ناکرێت چه تەماتی کێرانیەکرێ هەرزانترە لەبەرەوە باواز لە قسەی شیعار و وەتەنی و نیشتیمانی ئەوانە بێنین هەموو دەقەیە پێتان ئەڵێمەوە وەتەنیەت ئەوەیە ئابوووریەکی بەهێزمان هەبێت ئەبێ بەڕاستی ئابوووریەکی ڕاستەقینەمان هەبێت نابێت پاری نەوت بین بە بزنسەکانی خۆیان بۆی سەرکەوتو بێ ئەبێ کار و کەسابەت و بزنسەکانمان بەڕاستەقینەی بێت. زۆر سپاس سەرەتا ببوورین کەوا بەشەکەمان بەرنامە ناتوانانی ئامادە بێت وەک سەرنجەکانی ئێوە لە بەرنامە ڕابردووەوەی کە داواتان کرد لە ئێمە داتەم زانیاری بوو لەگەڵ جەدوێکی اقتصادی ئێمە بۆ توانیمانە داتایان جەدوێکی اقتصادی 5 ساڵی پرۆژەکەمان ئامادە بکەین کە لە ڕەنگە لەم بەرنامە بتوانین 3 ساڵی بکەمانێ و جگە لەوەش گۆڕانکاریتمان لە پرۆژەکەمانە کردووە
ئەویش بۆ بزنسێکی خێراتر ینی بۆ قازانجێکی خێراترە کە یارمەتی پرۆژە سەرەکیەکەەوە زووتر بکرێتە سەرپی خۆی ئەویش بە بەخێوکردنی گوێرەکەی بۆ گۆشت یاهاتانی تۆ هەردوو مانگجارێک گوێرەکە بکڕین و کوڕین و فرۆشتنی پێوە بکرێت کە لە کێشی 170 کیلۆی کڕێت لە دوای 2 مانگ بەلانی کەم 100 کیلۆ زیاکات بێتە 270 کیلۆ کەمەش قاژانجێکی زۆر خێرا پێیاکات و یارمەتی بۆ ستارتەپی پرۆژەکە. یەک دەخەتارام یانی تۆ قەزد ئەوێ لە پاڵ ئەو مانگانی کە بەخێوێکی بۆ شیرەکەیان ئەتۆی گوێرەکەش بتۆشی بۆ ئەوەی لە ناو پرۆژەکە بەشەت ینی بزەبت لە بڵێن هاوسینەکان ناتێگەشتن کە تۆ ئەتەوێ ئەو مەرحەلەی خێوکردنی مانگاکە لابێ نا ئەویش هەر بەردەوامە ینی ئێمە پرۆژەمان هەیە بەڵام لەگەڵ یا بڵێن هاوسینێکی بەڵام تۆزە دوورتر بێت لەوان بۆ بەخێوکردنی گوێرەکەی گۆشتەکە ئەمە خۆی کرد پێوترە بزنسێکی خێراترە یارمەتی پرۆژەکە زووتر ستارتەپ هیچ کێشێکش بۆ پرۆژەکە و پرۆپۆزەکەش دروست ناکات وە کولفەی گشتی ئەم پرۆژە ئێمە کە داواتان کرد بوو 95 دەفتەر دۆلارە کە وردەکاریەکەی لێرا خراوەتە ڕوو 35 دەفتەری پارێکردنی مانگای شیردەرە 100 دانە و حەزێنێ مانگای شیردەر تو ئەو جارش باسمان کرد ینی لە خیاڵتانە چ جۆرە مانگایەک بەڵێ بریدیەکە هۆڵیشتان فریزیانی پێوتری هۆڵندیە کە ئێستا ڕۆژی چەندی تر شیراوە بزانین ئاویرەج ئێستا هەیە لە وڵاتی ئێران 40 بۆ 50 لیترەیە ئێمە لێرە ئەڤیرێجەکەی 35 لیترمان کردووە کە لێرەش دکتۆرێکی زراعی چوومەتە لای خۆی ڕایگرتووە لێرە ئەو چوونەتە لای دکتۆرێکی زراعیش خۆشی تەجوبەی لەسەر ئەو کردو ڕایگرتوون 33 بۆ 35 لیتر شیری یاوە ئێمە بۆ مەسەلەی ئالەفیش بڵین ئالەف بە شێوەی پرسیارمان کردووە توانین بڵێن ئەوەی کە بەشێک کە پێوترێ گرێز یانی بۆ لە وەرگەکان خۆمان بڵێن زراعیەکەی بکەین بەڵام بۆ ئالەفی وش کۆنسنترێتی پێوترێت ئەوە کڕینەکەی هەرزانترەکەوێ بەڵام چۆن ئەوش لەم کاتە کە زۆربەی بڵێن جوتیارەکان حکوومەت پارەی کڕینی بڵێن بەروبوومەکان ناتوانین ئێمە بتوانین بەتابە مەخسن لە منتیقەی شارەزوو چەندیاتێ بگەڕین و بەروبوومەکان لێ بکڕینانە خۆمان بەکاری بێنینەوە جگە لەوەش ئێمە گەر پرۆژەکە کردە سەر پێی خۆی توانین شیری هەموو کەسانی تریش کەانی لە شوێنی خۆیانیان لە لادەیەکە مانگای شیری شیرەکانیان لێ بکڕینان ئێمە لە پرۆژەکە خۆمانە بەکاری بێنینەوەیە وەگوت پارەی کرد ئالەفەکەش بۆ حساب یەک سامان کرد کە بە شێوەی سایلۆ بۆ غەزمکردنە بۆ بیناش سەردانی دەستگای بۆ بەرهێنانمان کردووە بۆ عەرزەمان بۆ دابینەکەن و سەپۆرتی پرۆژانە شەکەن ئەوەی کە ماوەتۆ بیناو سیاج و بیر و 950,000 دلار یانی 5 دەفتەرە 950,000 دلار ئەمە بەس بۆ شتکڕینەوەنی ئەمە بۆ ڕەنین کۆستە بۆ ستارتەپی پرۆژەکەین کوێتە سەر پێی خۆی و جایدا بەس ئاگاد لێبێ سەلای تۆ سرە مانگاکان بڕین ئەوە نیە مەڕماڵاتەکە و یا حیواناتەکە ئەوە تقریبا ناچێتە ڕەنین کۆستەوە وەکو کۆستی سابت حسابیکە لەبەروی ئەوە تاڵ ئەهەوەی یەک جارە و ئەیکڕی مەخسەمە دوایی تۆ بۆ ئەم بەرنامەیە بۆ بەرنامەی داهاتۆ ڕۆژی شتێکم پێوتی ئەو 95 دەفتەرمان بۆ حسێ بکە ئەوەی کە سابتە تاوان تۆوا فەڕەزنا ئەرزێ وەرگی لەو بەرهێنا بەس دوای چاکردنی ئەرزەکە چەندی تێچێ مانە کۆستی سابتە کڕینی مەڕماڵاتەکە چەندی تێچێ دوای کۆستەکەی تر ڕەنین کۆستە کە بۆ ساڵێک تقریبا چەندێ علف بۆ شێوە کردمە بەڵام مەفهومەکەم غەڵەتیان بەلەوەی بڵێن ڕەنین کۆستی کولفەی گشتی ڕۆژەکە ئەمەیە کە باسی یەکەم ینی کڕینی مانگا و پارەی علەفی بۆ یەک ساڵ ئەمەیە تێچووی ساڵانەکە کە ڕەنین کۆستەکەی ئەوم بەجێ حساب کردووە کە پارەی کریەکار و ئەوانەیە کەسیش دەست خۆش براندە بەناومانگەکانی بەرهەمەکانی شیرەمەنی و بەخێوکردنی مانگای شیردە لە جیهاندا قازانجێکی زۆر دەکەن براندێکی بەناوبانگی وەکو نەستەلە ساڵانە داهاتی نزیکەی 8 ملیار دلار دەبێت سەرڕای ئەوەی هەرێمی کوردستان ژینگەیەکی لەبارە بۆ بنیاتنانی پرۆژەیەکی بەخێوکردنی مانگای شیردەر و بەرهەمەکانی شیرەمەنی بەڵام بەشێکی زۆر لە بەرهەمەکانی شیرەمەنی لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە هاوردە دەکرێت پرۆژەیەکی بەخێوکردنی مانگای شیردەر پێویستی بە پانتایەکی زۆری زەوی و زار هەیە هەروەها ئاژەڵەکان پێویستیان بە چاودێری وردی پزیشکی ڤێتەنەریش هەیە ئەم پرۆژەیە پێویستی بە مارکێتینێکی بەهێز هەیە چونکە لە زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان ڕکابەری بچووکی ئەم پرۆژەیە بوونیان هەیە بە شێوەیەک کە ڕۆژانە بڕێکی زۆر بەرهەمی دەرەکی بە نرخێکی هەرزان و بەشێک لە بەرهەمی شیرەمەنیش لە ناوخەی کوردستانەوە ڕەوانەی بازار دەکرێت ئەگەر پرۆژەیەکی بەخێوکردنی مانگای شیردەر لە سەرەتاوە بە 100 مانگای شیردەر و 100 گوێرەکە دەست پێ بکات ئەوە تێچووی پرۆژەکە لە ساڵێکدا زیاتر لە 950,000 دلار دەبێت
دائما بیلۆ کە بڵێ من گەورەم ئەم ئیشە ئەەکەم دائما دڵنیا بن لەوەی کە ئێوە زۆر بە گەورەی ئیشەکەن و ئەو بازنەی کە ئێوە خزمەتگوزاری بەرهەمەکانتانی تیا بڵاوکەنەوە هەتا ئەتوانن بازنەکەتان گەورەکەن بزنس مۆدێڵ بۆ مانایەت من چۆن ئیشکەم من چۆن ئیش بکەم من چۆن ئیش بکەم یعنی دیانێ بڵێ من چۆن ئیشکەم یا من چۆن ئیش نەکەم بزنس بەبێ مارکتینگ گەورە نابێت. ئێستا چینە لای بەشداربوویەکی تر شەیدا مەجید. زۆر خۆشحاڵم کە توانیمە لە 2400 دانە پرۆژە بێمە سەر 52 و ئەلان لەسەر کورسیشی نادانیشتوم و هیوادارم بتوانم خزمەتێکی باشم بۆ کوردستان بێت و بە قودرەتەوە ئەڵێم کە داهاتی باشم بێ بۆ کوردستان. ئامادەکاری باشم کردو بۆ پرۆژەکەم یەکێک لە ئامادەکاریەکەم ئەوەیە کە تەڕاحی فەرشی کوردستانم ئامادە کردووە و گەورەترین معمەلی فەرشی لالا عەباسی لە ئێران و هەروەها کارگای مافور کە بەڕێوەبەرایەتیەکەی ڕزگار گەڵاڵیە ئەویش بەڕاستی هاوکارم بووە لە ناوە میشا دەستخۆشیان لێ یەکەم. پرۆپازڵێکی باشترم ئامادە کردووە کە هیوادارم بتوانم ڕەزامەندی نژلەکە بەدەست بێرم. ئێمە لە بیزینەسی فەرشە تەولیدی فەرشە یعنی ئێمە گەرەکمانە فەرشێکی دەستپاف دروستکەین ئەمە فعالیەتی ئەسڵی ئێمەیە لەم کارە دوایەوە تەڕاحی و ڕەنگڕەزیەکەیشێتی عرض بە خزمەتەکەم جەنابە چیەکەی بۆ ئێمە جەنابە سەرمایەدارێکی بە ئیزافەی تەبلیغاتی تەلەڤیزیۆنیەکەیشە ئەوە خۆی ڕێکلامێکی بەقووەتە بۆ ئێمە بۆەوە کە فەرش بناسێنین بە خەڵک فەرش بناسێن بتوان لە کۆمەڵگا بتوانن عرضەیکەن کۆمبار و موکت و چوار ئەمانە نەبێت هەنی شتێ بە بناسریت بعد ئەرزش گوزاریەکەیەتی کاک شاسوار کە ئەرز بە خزمەتگەرە نییە بینوسەر وە بەدەم ئێژون کە ئەرزش گوزاریەکەیەتی کە ئێمە فەرشێ چۆن ئەتوانین ئەرزش گوزاریکەین بە دوو شێوە ئەتوانین بە شێوەی ڕەنگڕەزیەکەی ڕەنگڕەزی تەبیعیمان هەیە بە سیارەکەی گرانترە ڕەنگڕەزی کیمیاییمان هەیە سیارەکەی هەرزانترە دوای ئەوە ئێرتباط لە تەک مشتریەکانە ئێرتباط چۆن مشتری پەیا ئەەکەین چۆن ئەرز بە خزمەتەکەم چۆن مشتری من قەنەعاتێک مایسە شاید زۆر جەماعەت بێژە فەرش کابرا کە من ئایسە ئالم شرایەتە ئالم قەیرانە چۆن مەسەلەن گەریکەتی فەرشێکی مەسەلەن دوو دەرسێ دەردێتە 2,700 دلار چۆن ئالم قەیران یەک پرسیار حەزر نەبێ ئەم نوع فەرشەی ئێوە زیاتر بۆ بە جوانی بەکارێت یان بۆ دانیشتن و ڕاخەت هەردووکی ینی فەرقەکە بەشەکانی فەرقەکە لە هەردووکیە ئەوەیە شتەکەی کەمێ زۆرە من هەر بۆ زانیاری جەنابەت ئەگەر من بێم ئایسە فەرشێکی تارگێتەکەی ئێوە چییە ئامانجەکەی ئێوە چییە تۆ بێ ئامانجێکت هەبێ فەرشێک دروستەکەن ئێمە بین بە ماڵان ڕای بکەنەکەی چۆن بۆکەین یا فەرشی جوانیە و کاری تحفەدان دوو قۆناغی هەیە فەرشەکە دوو قۆناغی هەیە یەکێک ڕاخستنەکەیەتی خۆ یەکێکیش تابلۆ فەرشە ینی دوو قۆناغە دوو جۆری هەیە مەقصد وەلێ دوو جۆری هەیە فەرشی دەستباب دوو جۆری وەلێ ئایسە ئالم حاڵەتە باوجود لە خیاڵی توێ چییە توخوا بە ئەو جوان باتە ئازنە شەیدا کاک شاسوار ئێمە بیشتر ینی تەواو فکرمان کردێتەوە سەرەوە ئێمە ئەمانەوە و خانمانە کە ئیشی فەرشەزانن یا هەروەها ئەوانیش وان نازانن ئێمە دەورەیەکێک مانگەیان بۆ بکەینەوە ئەم فەرشانە ینی ئێمە پەیجمان هەیە یەکسەر ینی هەڵیە بژێرن مەبەست بەو هینەت بەستەیەکی نەخە لەگەڵ دیزاینەکەی پیانە دەین دروستیەکەین فەرشمان هەیە لە 25 ڕۆژە تەواوە بێ فەرشیشمانەیە 2 مانگ تا 3 مانگە خاوێنێ بەپای ساعتکاریەکە کە بۆ بافەندەی دانین و دروستیەکە ئێمە فەرشانە ینی دیزاینەرەکەی وا دروستمان کردووە کە مەبەستە بەهینی کوردستان و ڕادستی وڵاتەکانی تریەکەین ینی تەڕاحی و بڕاندێکمان دروست کردووە بۆ کوردستان ینی مەبەستی ئێمە زیاتر لەسەرەوە بێتەوە کە ڕادەستکرێت ئەوە زۆری پێشێکا شاسوار ئێمە بمانەوێ تەبلیغات بکەین بۆەوە کە خەڵک فەرش بناسێنێ و دوایەوە ئەو فەرشانە لە ماڵە هەڵی واسە بەداخەوە هێشتا کوونێ خەڵک نەگەیشتووە بەوە کە بیەوێ فەرشێک پارەیەکی زۆری پێبات و بە حاڵەتی دیکۆر لە ماڵەکەی هەڵی واستێ ولی ئێمە مانەوێ ئەلان بازاڕمان بۆ کردوێتەوە
بازاڕیابیمان بۆ کردەکە لە وڵاتەکانی تر لێ ماوەستان کاک شاسوار هەر بۆ جەناب بۆ تیکێکی شکۆلە فەرشێکی 2 دەرسێ 2581 دلارە فەرشێکی واگە بیفرۆشتەوە چەندەکە فەرشێک ئائیسە ئالم بازاڕی حاڵیان بەو تەڕاحیەوە من عەرزیەکەم لە 5000 دلار و تا 6000 دلار ئەفرۆشێ کە هیچ کوێ هیچ ینی حسابی کە پرۆژێک ناتوانێت جەنابە لە 2 مانگە تۆ حسابی کە تقریبان 200 وردێ دەرسەد خێریتیە ینی هیچ شتێک ئەو شتێکیان باشی دراسەیەکی بازارە کردووە کە بەڵێ بازاڕیابیشمان بۆ کردووە بە چەند کەس ئەفرۆشی شەژ ینی چەند فەرشە فڕۆشی لە ساڵێک ئەزانی چۆنایە کاکامان جێمە بەستگی هەیە بەوە چەند کەس دەوێ ئەلان ناڵم لە کارگای مافورە 7 کەس بەردەوام خانمەکان ئیشەکەن وەلێ دیزاینێک و شتێکی باشیان نییە کە ئەو ئامانجەکە و لە فرۆشتنا گاتە چەند ینی لە ساڵێکا چەند ئەفرۆشی با عرض دەکەم لە یەک ساڵە ئێمە توانی 2300 میتر فەرشدا بینکەین ئەلبەتە ئەلان وڵاتەکانمان ئەو وڵاتانی کە بە ئایسە خەریکنەکان رووسیا ئەیکڕێت ئەتوانی سێربیانی ئێوە کەس لێوە عەزەنێت خوابەت جواب بنەوە پێش پرسیارەکە کەس لێوە فەرشەکرێ وەکو بزان ماڵتان کەستان باڵ 6000 دلار بن فەرش خێزانەکەتان کەس فەرشەکرێ دانسقەیە بازار نابەس جارە جوابی ئەوە بنەوە پێ پرسیار تخوا ئابەس بە وەڵەیە بەنە خێر ئەگەی کێ فەرشەکرێت پێم بڵێت تا کەسیش لە ماڵی ئەوە فەرشی نەکرێەوە 6000 دلار کاک شاسوار بەی ئەم باسێکە تا ساڵی 2000 بۆ لای ئێمە زۆر بەخۆن ئێمە وەکو بازار وەکو عملە بەکارمانێنە یعنی ماڵ هەبە من خۆم نمونە 10 فەرش 15 فەرش کڕین و فرۆشتنی پێوەکرا یعنی ژیاو کەمیە کرد ئەجینا وەکو ئەو بڵێ ئێستا لە سلێمانە ماڵێ بچێ فەرشێ بکڕێ بە 5000 و هەڵی واسێ وەکو سلێمانی بەخواکەم بەڵام وەکو عملە بەکارمانێنە تا ساڵی سەبەکاریت بەخواهی مشتەمەی دەرەوە لەسەرمان باسمان کرد پاکستان ئەفغانستانەوەنە هەمویان داهاتیان چۆتە سەر فەرش ئێمە مەبەستمانەوە نیان فەرشانە دروستیکەین و بە ماڵەکانی خودی سلێمانی یا کوردستانی ئێرابی فرۆشین ئێمە تارگێتتان دەرەوەی بەڵێ ئێمەترین بۆ پیاکەن بزانام کێ لەتان کرد زانیارێک بێنن کە بڵێت ئەمە مشتریمانە لە دەرەوەی داهات و ئەزەر نەبێت بەڵێ ئەوەی کە پێم وتیت ئەو ئەمە ئێمە سێریکی ئەکەین بەڵێ بەکوێ ئەفرۆشن و بە چەند ئەفرۆشن یەک عەزیەت ئەوە ڕیاڵە لەسەرەکەی چون شتێکی 2016 ئاخرین پێداچوونی فەرشەکە فقط ئێوە زەحمەتی کێژن تەبدیلێکم لەسەر ئاستی جیهاندا وڵاتی ئێران زۆرترین بەرهەمی فەرشی هەیە بە جۆرێک کە مانگانە بڕی 391 میلیۆن دلار فەرش هەناردەی دەرەوە دەکات لە پاشاندا پاکستان بە بڕی 246 میلیۆن دلار و هیندستان بە بڕی 148 میلیۆن دلار و وڵاتی چینیش بە بڕی 121 میلیۆن دلار زۆرترین فەرش هەناردە دەکات. بۆ بنیاتنانی کارگەیەکی بەرهەمهێنانی فەرش لە سەردادا پێویست دەکات زیاتر لە 100,000 دلار وەبەرهێنان ئەنجام بدرێت. کارگەکە پێویستی بە زیاتر لە 30 کرێکاری شارەزا دەبێت بۆ ئەوەی ساڵانە بتوانێت نزیکەی 55,000 مەتر دووجا فەرش بەرهەم بهێنێت. بۆ ئەوەی کارگەکە سەرکەوتن بەدەست بهێنێت دەبێت بتوانێت لە ڕووی نرخ و کوواڵەتی وەرکابەری مارکە جیهانەکان بە تایبەت فەرشی ئێرانی و تورکی بکات. هەروەها کارگەکە پێویستی بە مارکێتینێکی بەهێز هەیە بۆ ئەوەی بتوانێت خۆی وەک مارکەیەکی باش بناسێنێت. ئێستا بچنە لای بەشداربوویەکی تر ئومێد محەممەد ڕۆژەی باخی فستە. طبعاً هەستێکی زۆر خۆشە خۆشحاڵین زۆر خۆشحاڵین کە لە نێوان 2400 کەسا بووین یەکێک لە 52 کەسەکە ئێستاش هاتوین سەر کورسی شینەکان کە بووین لە یەکێک لە 12 کەسەکە ئەمە جێگای خۆشحالیە بۆ ئێمە. طبعاً ئامادەکاری زۆرمان کردووە سەرچمان کردووە لە ئینتەرنێت پرسیارمان کردووە لەوانەیە کە پسپۆری ئەم بوارن
پیاوانش پێیان خۆش بووە کە لە کوردستان و لە عێراق پرۆژەی وا دامەزرێت و ئەتوانین لەم پرسیارانەکە ئێمە کردومانە ئەتوانین باشترین کەڕەستە باشترین جۆری نەمامی فستق بەکاربێنین کە سەیرێکی کەم و داهاتێکی زۆر بەرهەم بهێنین. بەڵێ بە تاکید یەکێک لە خاڵە لاوازەکان ئەوە بوو کە لە من گیرە ئەوە بوو کە پانتای ئەرزەکە مەساحەتی ئەرزەکە زۆرە. ئێمە چوین پرسیارمان کرد لە بەرەبەرەتی کەشتوکاڵ لە بەشی باخداری نەتوانین چارەسەری ئەو مەسەلەیە بکەین و کێشەیەکمان دروست نابێ. بەڵێ ئامادەکاری باشمان کردووە ئەتوانین وەڵامی سەر جەم پرسیارەکانی لیژنەکە بدەین و ببەتە جێگای ڕەزامەندی لیژنەکە. ئێمە یەکەم جار بەری تێچووی پرۆژەی باخی فستەقمان بە کامیلی حسابمان کردووە کە بە خۆی گشتی ئەم مەسروفاتە تقریبان 61 دەفتەر 610,000 دلار تێچێ بەڵێ داهاتی پرۆژەکە باخی فستق ساڵی چوارەمی ئەگەر هەر نەمامێک 8 کیلو فستقی هەبێ تقریبان لە 40 هەکتار 40 دۆنم زەویە داهاتیان باخ فستقە 768 میلیۆن دینارە بێ. بەڵام ئەمە سابت نییە بۆ ساڵەکانی پێنجم و شەشەم ئەگۆرت مەبلەغەکە یعنی زیاترەکە ئەم بەرهەمێکی زیاترێدا لە ساڵی پێنجمە 1 میلیارد و 152 میلیۆن دینار داهاتیە بێ. لە ساڵی شەشەمە کە داری فستق بە تاواتی گەشە کاتواگاتە ئەو ڕادەیە کە بە تاواتی بەرهەمەکانی خۆیەدا تقریبان نەک تقریبان بە دقیقی و حسابمان کردو تقریبان 1 میلیارد و 440 میلیۆن دینارەکە. بەڵێ اینجا باسی ئەوەشمان کردووە لە لاپەری دووەمە کە چۆنێتی گەورەکردنی ئەم باخە فستەقە کەتوانین زیاتر گەشەی پێ بدین لە یەک شوێنەی وەستنی یعنی ساڵ بە ساڵ داهاتێکی زیاتر یعنی لە ڕێگایەکی تر مەسەر هانی باخدارەکان بدەین خۆمان شەڵکایەکی گەورە دروستەکەین هەر ناو باخەوە ئەتوانین هانی باخدارەکان تر بکەین هانیان بدەین و نەمامیان بۆ دابین بکەین نەمام سەمات هەرچێکیان پێویست بێت لە ئاخیرێشە ئەتوانین خۆمان بەرهەمەکانی ئەوان بێنین لای خۆمان لیان بکەین اینجا ئەتوانین هەناردی دەرویەکەین بۆ وڵاتی ئەوروپیەکان کە ئەمە زۆر سەرێکی گونجاوتر بۆ ئێمە دروستەکە لە داهاتەکەی زۆر زیاتر لێ ئەوەی کە لێرە بیفرۆشین. بەڵێ کاکمە تۆ زانیاری هەیە کە دارێک دوای چەند ساڵ قیمە یعنی ئەو پەری بەرهەمی فستەقی چەند کیلۆدات نوعەتی دارەکان کەوتووە. ئێستا لە ئێران ئێمە چەند جۆرێکمان هەیە تقریبا 12 بۆ 13 جۆر نەماممان هەیە لە ئێران باشترینیان ئۆهەدی ئەکبەری ئەحمەداغاییە کە لە ساڵی شەشەم بە دووە تقریبان ئەگاتە 40 کیلو یعنیکە ئێستا ئێران چی کردووە هاتووە موتوربەی داری USB بانک لە ئەمریکا دروستیەکان لە ئەمریکا بەرهەمیان هێناوە ئەو موتوربەیە ئێستا لەگەڵ کۆمەڵی داری خۆیان ئەەکەن کە زۆر زیاتر لەمە بەرهەمیانە بێ ئەم دارانە. سە لە دەرەوە هەندێک داریان موتوربە کردووە بەستان دوای ئیتر 20 ساڵ ئەوە کاگاتە ئەو پەڕی ینی هەندێکیانەگەنە 150 کیلۆ فستەقیان لە زۆر زیاتریش ئەوەی کە ئێمە بیستمان ئەم داری USB-مان ئەگاتە 150 کیلو بەرهەمەکەی هیچ هەیە تۆ بەڵێ فەرموو دەکان ئاستۆ لە زاگوی جیانەوە دەستخۆشی بەرنامەکە و دەکەم بە خێرایی ڕۆزەکان شەکەم کاکمێت پرسیارێ تۆ دارەکان موتور بە ئەکرێت بەڵێ بە دەرمان نا بەدارێکی تر ئەخر گرنتی چییە کە موتور بەکرا فستەقەکە تامی خۆی نەگۆڕێت تامی سنجێ موتوربە ئەکەن بۆ ئەوەی کە بەرهەمێکی باشتر هەبێت ئەخە تۆ بەرهەمە زۆر بێ بەس بۆر بێ بە عمل نایە ئەگەدارێک ئێمە باسی ئەوەمان کردووە کە لە مختابەر ئەمەە دێتۆ پاسیەکە کە باشترین جۆری ئێمە وەرەگرێت ئێستا دارێک بۆ نموناگە 20 کیلۆ فستەقی باش بەرهەم بێنێ لە دارێ باشتر نییە کە 50 کیلۆ فستق و دوای فڕی بیت چۆن
دارێک 20 کیلۆ فستقی باش بەرهەم بێنێت لە بازارە بفرۆشە مشتری لێ ڕازی بێ کاکشاسوار کە باسی هینەکەی کرد کە بڵێن پرۆژەی گەورە بکەی گرنگترینشت کە باسی کرد مشتریە لە دارێک باشتر نییە کە 50 کیلۆ فستق بەرهەم بێنێت بەڵام ئیسفادی لەگە فستەکە فڕی بیت تەبعاً فەرقی هەیە زۆر باشتریەکە اینجا بۆ مەسەلەی مشتری ئەم پیاوەکە باسی کرد فستق لە ئێران کومەلە وڵات بە زێری سەوز ناسراوە دەست خۆش بێت کاگوێنە بەس بۆ ئەزەنێ بۆ بەرنامەی داهاتوو ئەمەی کە هێناوتە ینی سایەکی باشتری تیاکەین لە پرسیار هەیە بە زۆی ئەزەنێ بێ ئەو تێچوونی 4 ساڵ یەکەمیشمان بۆ زیاب کە بۆ سەرسەرمە لێرە لە بەرەوەی هەندێ کۆستی تێچوونی بەڕێوەبردن هەیە بۆ 1 ساڵ حساب کردو بۆم کە بە 4 ساڵ ئەزەنێت تا 4 ساڵ پاری تیا سەر دەکەین هیچمان دەست ناکەوێت بۆیە سابێش کە ساڵ بە ساڵش گەورە بێت فەرموڵا ئەگەر ئەو مایکە جاک پرسیاری کاک پێشواچکە حسابی چاکی بۆ کار پێشوا عەبدولحەمید ئەو ئیشەی تۆ حەزم لێ بۆ فکری خۆ ئێران یەکشتی هەیە تلیاک بێنە زۆر احتیاجیۆک لەوەی یەک نەمامی ئێرانی بێتە دەرەوە لەوانەیە تۆ تەلەفۆنمان کردو پرسیارشمان کردو زۆر ئەتوانین ئەم مەسەلەی جێبەجێکەین بڕواوکە بۆ کوردستانی ئێمە من زۆر خۆم هیلاک ناکەم ئەگەر بزانم ئەو من سی پێ زۆرم باخمێ بەبێ شتێکی ئیسفادەشی لێ ناکەم لەوانەیە باشە بەڵام بستە زۆرم هەوڵاوە هەشمە زۆر بە زۆر خەڵکیشم ناردووە نەمامێکم بۆ ناتەوە مەشە یەک نەمام لەوەی کە بەرهەم ئەدەنێ بەڵام بەرهەمی نایێت بۆ تۆ حەزەکەم وەکو کوردێک بەڵام هەموو بەرنامەی ئەو هێنین بۆ ئێرە کاک ساسوار ئەفونکە ئێمە چەند جارێک پرسیارمان کردو زانیم لە کوردستان کێ باخت پرسەکەیە نییە زۆر بەکامی لە ئاخیرە زانیممان پیاوێکە لە سنووری سەنگا و لە دەوروبەری چەند سەماڵە توانێتی ئەو ئیشە بکات قازانجی ئەم ساڵی چل دەفتەر بووە هەموو نەمامەکانشی لە ئێران هێنا و من لەسەر قسەی جەنابێت هەر خۆم لێرە برادەرمان هەیە حەز ناکەم نایبێت برادەرمان هەیە ینی ناسرای شۆ بەڵێ ئیشی بستێژەکات و نەمامیشی ڕواندۆ و بەرهەمیشی هەیە چەند ساڵ لەوە پێش باشەکات پێشەوە ئەو باخانەی کە باسێکی کە بستانەیە ئەتوانێت بەشی ئەوە بۆ کارگەکە دابین کارکە ئەم بیخاتە بازارەوە تۆ نابێت بەشی ئەوە نەمان هەیە لە باشەکە چییە من نمونە لە چ بوارێک کاکە بزانم من بزنیزیەکەم بزانم بە قوتە من چل دۆنم ناکەم چوار برانێکی دەدۆن مەکەین دەسەرمان زەخت نیە من عەرزەمەیە پارەی پێ نابێ و پارەی پێبە من هیچی پێ نایە نەمامە نێژم احتیاطیە یعنی کولفەیەکی کەمێوێت وەکو بزنسێکە یا قازانجەکەم یا زەرە دەکەم بەڵام تۆ بتەوێ هەچی گولفەی خۆتەوە چی تاقی خۆتە لە سایە دەی ژیانی بخەیتە سەرەوە 6 ساڵ پێوی ماندووبی دوایش بەرهەمە نەبێ زۆر زەحمەتە خۆی ئەمە نقطەیەکی تیا بەزۆی ئەو 4 ساڵەیە ئەمە ئەگەر دوای ئەم داتانە ڕاست بێت 120,000 کیلۆ بەرهەمی هەبێت کیلۆی 12,000 بۆ بکات کە نزیکەی تۆ بڵێ 10,000 شۆ بکە کە نزیکەی ساڵانە ملیۆنێ دۆلارە ئیشێکی خراپ نییە ئەمەسەمە بزنسێکی خراپ نیە ئەگە بە 6 دەفتەرەوە بە 6 ئەبێ ڕەشاوی شتێ بکەی هەلی کار لای ئێمە قورسە تایمە بۆ ئێستا کەس بەقەر ئێمە میوەی نییە یعنی تۆ لەوانەیە بڕوانەکە من 4 تەن هەڵوژەی وشکم هەیە 3 تەن هەڵوژەی وشک بێنم وشک لەگەڵ باوکمە هەمانە ساڵانە مێوژمانەیە هیچیش پارەی کرێکارەکە نیە ڕۆژی 5,000 کرێکار بەڵام تۆ فکر دەوگەت دراوسێکە و چۆنە لە ئێران ڕۆژی بزانە مۆسەفێ 6,000 تمەنیە کاک 6 دووەرە قاکە لێرە چێ بە دووەرە قاچی بە تۆ حسابی تێچێوە کرێکار لە خاریج چۆبێنی جامە عینە فلی مالیەتەوە کرێکاری خاریج بێنین و پەرهەمی خاریج بیجاوی شەکە نەکەین باشتر تاوان خۆی بەشێک دەستخۆش خۆی بەشێک هەر ملاحەزەیە بۆ جەنابشان و بۆ بینەران بەداخەوە هەندێک جارێ ماڵین بێ ئیشیە یا فرسەتی هەلی کار نییە بەڵام بە سەراحەت منش بێ ئیشەکەی خۆمە معناتێکمانەوەی ئەوەیە کە خەڵکی خۆمان هەموو ئیشە ناکەن لەبەرەوە ئەگە گلەیەکی هاوڕانە لە خۆمان بکەین بەشێکی ناڵم هەموو کەس بەشێکی خەڵکی ئێمە تااقەتی ئیشکردنی نییە لە کەرتی تایبەتە بەشێکی تری پاری کەمی پێ باشترە وەگلەوەی کە معاشێکی زۆری هەبێت لە کەرتی تایبەتە بەشێکی تریشی هەموو ئیشە ناکە ئێمە بەداخەوە هەموو جارێکلی لە خۆمانەکەی لێرە لەبەر هەندێک ئەتیباراتی کۆمەڵایەتی خەڵک لێرە ڕەنە پێ ئای بێت کەسێک ناڵم خەڵک و ئیشە بکە بەس کەسێ پێ ئای بە کرێکاریە بکە یا شوێنێک پاکاتەوە کە چێ بینین کە ئێمە کوردێکی نەچوونە دەرەوە بەلامانەوە تەبیعی بوو لێ ئەرزشمان پاک کردایەتەوە این جانب بە کەلتورێکەوە لێرە حسابی بۆ ئۆکەی لە دەرەوە ڕەنگەوانەبی هەرچەندە پێم وایە ئەگەرم وڵاتی ئێمە ئابوووریەکی بەهێزی هەبێ ئەگەر عەقڵێکی باش ئیداری بکە
بەس بە شەرتێ چەند ساڵی ئیشێکی بۆ بکەین ئەم هەموو سەرۆت و پارە مهمی کە لەم وڵاتەیە هەیە بتوانانی ئیسtismاری بکەیت بە ملیارها دلار و ئیشی 100 میلیارد دلار بکەیت ڕەنگە بۆ 10 ساڵی تر ئێمە ژوامان لێبێ وەکو خلیر پێویست نەکار کەسمان ئیشکەین هەمومان بین بە ساحب کۆمپانیا خەڵکی تر بێنی بکەین بەڵام لەم دقەیە نە ئیقتصادەکەمانەوە نە بەقوتە نە ئەوەی وڵاتەکەمان بۆ بڕێەوە بە ئیقتصادێکی وا بەقوتی بۆ دروستکردن کەمان بین بە ساحب کۆمپانیا نە ئیشەکەشەکەین هەلی کارەکەش گرانە یان ئێمە لێرە تقریبان مشکلێکی دروست کردووە کە مشکلی هەری کارمان هەیە دەست خۆش کاکمەدیان بۆ بەرنامەی داهاتوو ئەو شتانمان بۆ ئامادە بکات بەڵێ دەست خۆش کاک پێشاگن خەباش درەختی فستق دەتوانێت لە کەش و هەوایەکی سەختا خۆڕاگر بێت لە پلەی گەرمی نێوان 10 پلەی ژێرسەدی بۆ 48 سەدی دەتوانێت خۆڕاگر بێت باشتر وایە درەختی فستق لە خاکێکی سوێردا بڕوێت هەروەها بۆ ئەوەی بەرهەمێکی باشتری هەبێت باشتر لە شوێنێکدا بڕێت کە هاوینێکی درێژی هەبێت درەختی فستق پێویستی بە نزیکەی 7 بۆ 10 ساڵ هەیە بۆ ئەوەی بگات بە ئاسێکی باشی بەرهەم لە دوای 20 ساڵ دەگات بە لووتکەی بەرهەمی خۆی هەر درەخێکی فستق نزیکەی 50 کیلۆگرام بەرهەمی دەبێت نرخی فستق لە بازارەکانی هەرێمی کوردستاندا گرانە بە بڕی بەرهەم وەکو پێویست نییە لەبەرەوە پێشبینی دەکرێت ئەم پرۆژەیە لە داهاتوودا پرۆژەیەکی سەرکەوتوو بێت بەپێی ئەو پرۆژەی پێشەش کراوە پرۆژەیەکی باخی فستق لە سەرەتادا پێویستی بەوە بەرهێنانی زیاتر لە 600,000 دلار هەیە یەکێکی تر لە کەسایەتیەکان کامانەوە پێتان بناسێنین ئەویش بیڵ گەیتسە فێکمان لە کاگیوا لێرەیە هاتخوا بابێتە ژۆر و عەزەنە بە کاگیوە بەڵێ ستا ئەوە هەر نمونەیە کە پرسیارێکی لێکەمە ئەوە بە سوود سەرشتن باسی وکە دەست خۆش هەر نمونەیەکتان بۆ باس بکەم بۆی کە خەڵک تازە تەخەڕوجەکات چی ئەکەن لە ئەوروپا لە دەرەوە چۆن تەعامل لەگەڵ تازە تەخەڕوجە ئەکەن فەرموو بەخێرێ کاگیوا هەرچەنە خۆت قەیناکە یەک پرسیاری بەسیتی لێەکەین لەبەروی تۆ تازە لێرەی ئەگەر جوابمان بێتەوە سوپاسەکەین بەخێرێ کاگیوا زۆر سوپاسی وارتان یارە باش ئەزەر نەبێت تۆ لە ئەڵمانیا شتێکی خوێندووە شادەیەکی خوێن چەند ساڵ خەریکە شادەیە بووی هیچی بوو 3 ساڵ بۆ ئیدارەکردنی مەقام ئیدارەکردنی مەقام 3 ساڵ خوێند 3 ساڵ هەر یەک پرسیارم مەستە من چکە جاری شتێکە بۆ باس کردمەوەی سەسوتە ئەیش کردی کە یەکەم جار تەخەڕوج کرد لە دوبەی ئەو ئوتێلێکی سەری لێ بەڵە برج العرب بەڵێ من عقدێکم ئەو کاتە دەستکەوت عقدەکەم تەنها موچەکەی مانگی 300 یورو 300 یورو یعنی بە 300 یورو توانێت بچی لەوێ یعنی تۆ 3 ساڵ خوێندوتە لە ئەڵمانیا شادەی وەرگرتووە لە ئەڵمانیا بچی بۆ دوبەی بۆ مانی 300 یورو بەڵێ بۆچی ئەتوانی لە ئەڵمانیا یشێک دەستکەوت مانگی بە 1500 یورو یەکسەر دوای وەرگرتنی شەهادەکە بەڵام ئەوەی کە فەلسەفەکەی برج عەرب چی بوو بۆ پێوتیت مەبەستەکەی ئەوەیە لێ وتێلێکی حوت ئەستێرەیە تۆ گەر لەوێ دەست بکەی بە داوامکردن سیڤیەکەت لە داهاتووە پارەدۆخەکە یعنی شەرط نییە لە سەرەتای ئیشەکەیە تۆ کە یەکسەر دەستەکەی بە ئیش دوای تەواوبوونی خوێندنەکە یەکسەر معاشێکی زۆر هەبێت ئیش بکەی بەڵکو لە مەرحەلەی یەکەما لەبەرەوەی گەنجی عادەتەن لە شوێنێک ئیشەکەی بۆ خبرا ینی گرنگ نییە بەلا تۆ چەند ساڵێک پارەکەی کەم بێ گرنگەوەی تۆ خبرەیەک پێیا بکەیت و لە داهاتوە سیڤەکەت خۆی قووەتێکی تری هەیە بۆ پارە پیاکردن و بۆ بیزنسکردن و بۆ ئیشکردن کاتە هەندێک جار کە ئێمە شەهادەمان وەرگرت ئەبێت تەسخێ بین بە پاری خۆمان تەسخێن بە 1-2 ساڵ یەکەمانە گەر معاشکەشمان کەم بێ بۆی لە شوێنێکی مهم ئیشکەین و دەور خیبرە وەرگین بیچێتە ناو سیڤەکەمانەوە دوایی کە جاری دووە چین لە شوێنی تر تەقدیم یەکەین ئەڵێن ئێمە لەم شوێنە ئیشمان کردەوە کاتە معاشێکی باشترمانە زۆر ڕاستە لەبەرەوەی ئەساسی ینی ئیشکردن لە داهاتووە بە خیبرە پێورێ نەک بە معاش ینی بۆ منە تۆتوانی ئیشێکی حڕکەیە گەر لە مەجاڵەکەی خۆت ئیشنەکەی داهاتێکی باشە هەبێت بەڵام تۆ گەر مەجاڵەکەی خۆتی خۆش بێ حەز بکەی لەو مەجاالە ئیش بکەیت وە پێش بکەی وە سەر بکەیتایە
پێویستەکە وەکو جەنابوت لە مەرحەلەیەکەمە تەسحیە بیت ئیش بکەی بۆ پیاکردنی خبرە بۆ کۆکردنەوەی خبرە لە داهاتووە ئەو خبرەیە فرۆشتەوە پارەی فەرنا وڵاهی وایان تازا ژوورە بەس بار پرسیارەتی لێکم بۆ ینی ئامادەبوارم بۆ بینەرانیش ئێمە ئێستا لای ئێمە کە خەڵکێک مەطعمێک مەسەن شاگردیەک کاری ئەتیادی و کەسێ شاگرد مەطعمێکایەکێ کە ئوتێلێ پاکاتەوە کەسێچە ئیشی پاکردنەوە ئەکات یعنی ئێوە بۆ لە ئەڵمانیا خەڵک 3 ساڵە خوێنی بۆ پاکردنەوەی مەطعمێ ئوتێلێک چیت یانی چی فێرەکە مەسەن مەطعمێ هەریە مێزە ئەسڵم و تاڵ چی ینی فەرقەکەی چێ بۆ خەڵک 3 ساڵە لێ بخوێنێ بۆ ئەوەی مافیەوەی هەبێ مەطعمێ پاکاتەوە یا ئوتێلە پاکاتەوە خۆی دووسێ شتیتایەکێک لەوە احترامگرتنی ئیشە بە هەموو شازەکانەوە کە تۆ ڕێشتە خۆش باسیەوەت کرد کە ئیشکردن عیب نییە هەست ئینسانێت ئیشێ بکات لەوێ فەرقی نییە تۆ بۆ ئیچ ئیشەکە خوێنی پێویست احترامی شەکەی خۆت بگریت و پێویست لە 3 ساڵە وە دوای ئەوەش خزمەتکردنی کاستمەر تۆ خزمەتکردنی مشتری ئەوەیە کە یەکێک لەو دەرزانەیە کە فێرەکری لەوێ لە هەزوارێکە ئیش بکەی ئەڵێن the customer the king ینی مشتری هەرچێکی وت قسەی ئەوە ینی تۆ مناقەشە ناکەی شەڕی پێ نافرۆشی داوای هەرچێک لێ کرد بە ڕۆحێکی ینی لێبوردەیەوە بە قسەیەکەی وە گوێی لێگری کە بەداخەوە لەوە چێ لەم کۆمەلگانەی ئێمە زۆر وانە ئەگەر من ئیستا مێزە پاکەمەوە لەگەڵی کێکا کە لە ئەڵمانیا 3 ساڵ خوێندێتی خزمەتی ئوتێلێ بکات ئەوانەوە دوایبن بە مشرف و بە سوپەرڤایزەریش مەرجیانی خۆتانیشەکە ناکە مەز ئیشرافەکەن لەبەر 3 ساڵ خوێندتە شادە وەرگتووە ئەگەر منە مێزە پاکەمەوە لەگەڵی کێکا کە 3 ساڵ خوێندێتی فەرقی چییە ئەو چییە زانم من نایزانم بەڵێ تقریبا پاکردنەوەکە خۆی تەکنیکێن یەکشتە قسەکە ئەوەیە کە تۆ یعنی ئەگەر بێنە سەر وردەکارێکی چۆنێتی پاکردنەکە و کاتی پاکردنەوەکە یعنی سوچ و بەڵێ کاتی پاکردنەوەکە پێویستی بکاتەوە دووەمیش بەدڵسۆزی ئیشکردنەکە ینی کە خوێندنەکە وەکو تەجروبەی مراقەبەکردنیشە هەروکو خوێندنیەرە کە ئیمتحانت هەیە دوای ئەوەی کە دەرسێکی زۆرە خوێن لە ساڵەکە لەوێ دوای ئەوەی کە بۆ نمونە ژوورێک پاکێتەوە ژوورێک پێویستی بە 20 دقیقە بۆ نمونە ژوورێکی وتێل پاکردنەوەکە سەرسۆ بگۆڕینە سەرین گۆڕینە ینی ئیترە شتانی کە لە ژووری وتێل هەمومان نەزانین چییە تۆ لەو کاتەی خۆتە بۆ شێوازەی کە خزمەتەکە فێر بوویت یا بۆ شازێکە فێر بووی ئەمە پاکردێتەوە کە تەکنیکی خۆی هەیە لەگەڵ تەکنیکەکە دڵسۆزی بۆ ئیشەکەی ینی هەرەوەی زۆر من وەفاعەتە خوێنکاری یاسا یەکەم جار پێم خۆشەوە بڵم کە دەستخۆشی لەکەم کاک شاسوار یەکەم جارە بەرنمێکی لەم جۆرە بڵین ئەمانەی مرۆڤێک دروستکەین کەسێک بکەین بە خاوەن شتێک وتەیەکەی ئەڵێ ئەوی ئەمڕۆ هەیت ئەنجامی بیرکردنەوەی 10 ساڵ پێش ئێستەتە بۆیە ئەمڕۆ بیرکەرەوە تاکو 10 ساڵی کە بگەی بۆی ئەتەوێت 1990 خوێنکاری یەکی سەرەتایی بووم ئاواتم بووم بە خوێنکاری یاسا خوێنکارێکی زیرەکیش نەبووم تاکو 100 بێنم تاکو بم بۆ خێزانەکەشم باری دارایی ئەوەی نەبوو کە 5,000 دلار ساڵانە بۆ من بە بۆیە تاکو شەشم تاوا کرد شەشی بانی تا چواری ئێوارە کرێکاری مەکرد چوار بۆ دەی شەو دیزاینەرم لە کۆمپانیا دوو کارێ هیچ کارێکیانم پێ عیب نەبوو سەرنجام توانی بمە خوێنکاری یاسا و ئێستاش لەم بێوەزەیە حاڵم لە زۆربەی هاوڕەکانم باشترە بۆ چونکە پێشمەرگەم ئەو کاتی هاوڕەکانم چاتەکەن یا خەوتون من حرەسیاتەگرم سەعیدیا ئەەکەم لە هەما کاتا بەرهەمێنانی هوەری ئەەکەم بەرهەمهێناری هوەری ئەەکەم کاری مۆنتاژ و گرافیکەکەم سینارۆم لە حرەسیاتا نووسیوە لە زانکۆیەکم لە نێوان 2700 خوێنکارە یەکەم کەسم کە کاری بەرهەمێنان و هوەری ئەەکەم و توانی من ڕانکی زانکۆکەشم بەخۆمە بەرزکردو ئەمە ئەنجامی ناڕازی بوونە هیچ کاتێ شکور مەبن نەخێر من ناڵم شکور بن ناشکوری بەمانە خراپەکەی ڕازی مە بەبووی کاتە قاتێک مێ پێویستە دوان بێنم بەڵام بەرهەمێنان بکەم دانەنیشم لە شوێنی خۆمەوە بۆیە ئەڵم ئومێد و هیوا هەموو شتێکە گەردگە هەر گەنجێک لەمانە نەک شاسوارێت دەیان شاسۆر و دەیان کۆمپانیای لە پشت بێ گەر خۆی هەوڵ نایەت و ئومێد و ئیرادی نەبێ هیچ کاتێ پێ ناگات باشینەوە سەر دروستکردنی خاوەنکار دەستان تاوان بێگومان کاکەم فاو قسەی تۆ لە سەڕاستە من هەموو جارێت توخوات کام وایە هەم لە ئامادەبووان هەم لە بینەرانی خۆشەویستیش کە هەندێک جار باسی شتێکی خۆمەکەم خوانە خواستە بە وەسفکردنی خۆم تێی نەگەن لەبەروی من هەمیشە واڵم هیچ شتێکم نییە کە زۆر شانازی پێوەکەم من ژەرۆکم کەسێکی ئاتیادیم شتێکم کردووە کە باسی ئەەکەم مەبەستمە باسیکەم بۆی کەسێکی تر سوودێکی لێبینێ بێ بە ملاحەزەیەکی جوان ئەو کاری لەسەر بکەن هەمیشە منش کە لە مەکتەب بووم کە ئەم خوێن خەڵک هەبوو باوەڕکە لە پۆلی 6 ئەعدادیە تەلەبە بوو هەموو تانەزانمانێکی زنێرێ بۆ 6 ئەعدادی بۆی ستعی بکات من هاتچی بەغامەکرێ و کاتە کە سەدام مابوو بە قاچاقچم بۆ بەغا هاتمەوە ڕێگەی تەمان ئەو کاتەیت لەبەروی لە دوای لە ساڵی 90ەکانەوە ڕێگە نەبوو حوتی بەیانی بۆ 5 ئێوارە ئەکرایەوە جاریەوە بوو شەو کە ئەگەیشتم
ئەخەوتم تا حوتی بیانی سیارەکان سەرمانە شەو لە ناو سیارەیە تا بیانی سعیم کردووە ئەومانە واهی کاسپیشم کردووە ششم هێناوە تەلەبەکانی هاوڕێم لە ماڵەوە بوون من لە ناو سیاریا مامەتەوە سعیم کردووە یا لە شوێنە کاسەیم کردووە بەو شێوەیەش لە پۆلی شەش توانیوە نەودوو بێنم و کلی هەندەسە ژوەرم گرێ و ئیمکانێتێکی باشی خۆشم هەبوو لە زانکۆبم لەخوا بە زیادە سیاری مارسیدزم پێ بووە و ئیشیشم کردووە و ئەو نیە خوێندوشمە لە پۆلی هەندەسیا لە مەرحلە چوار یەکەمی هەموو کولی هەندەسە بووم یەکەمی هەموو مەرحلەکە بووم کە سەرباری و ئیشیشمە کرد مەقسەم هەموو ئینسانێ ئەگەر باوەڕی بەخۆی هەبێت هەوڵ بە قەت مەڵن ئێمە نابین بە ساحبی هیچ یا هیچمان پێ ناکرێ یان سەرکەوتو نابین پێم وایە چەنە هەوڵ بێت چەنە باوەڕ بەخۆ بێ ئینشەڵا دڵنیا بن کە جاری وا هەیە دەهێندی ئەوەی کە خۆدەوڵی بۆی دەست ئەکرێ لەبەروی تۆ زۆر هەوڵی احتیمالە ئیمڕۆ دەست نەکەوێت بانی دەستەکەوێت بانی دەست نەکەوێت دوو بانی دەستەکەوێت دوو بانی دەست نەکەوێت مانێکی تر دەستکەوێت هەر لە پڕ ڕۆژە شتێکە بێ بە توش کە خەڵکی تر دەستی ناکەوێت تۆ بەدەستی ئەهێنی ئێستاش لە لای دوا بەشداربووی ئەمڕۆ کە ئەویش بەهزات سەری بێگومان هەستێکی تایبەتیە کە بتوانانی لەناو تەواوی بەشداربەکان ئەوا لە پێشکەشکاری بەرنامەکە بکەیت ڕێگە و پێ بێتە سەر کورسیشین دابنیشێت ئەمە خۆی لە خۆیدا سەرکەوتنێکی سەرەتاییە بۆ ئێمە بۆی بتوانین لە تەواوی قۆناکانی تریشدا سەرکەوتن بەدەست بێنێت و سەرڕای ئەوەی کە ئێمە شارەزایەکی تەواومان هەیە لە پرۆژەکەی خۆماندا بەڵام بە پێویستمان زانی کە ڕاوێژ بە چەند کەسانێکی پسپۆر و شارەزا بکەین کە پەیوەندیان بە پرۆژەکەی ئێمەوە هەیە ئەمە لە پێناو ئەوەیدا بتوانین ئەو ڕخنانە چارەسەر بکەین کە لە بەرنامەکانی یەکەمدا لە ئێمە گیرە. سەرەتا ئێمە هاتوین فکرمان لە چی کردەوە جوتیار بەشداری پێکردنی جوتیار لەناو مەحمەلەکەدا خۆی یاسایەکەیە کە خۆت باسی کە بۆتە ڕێگر لە بەردەم سەرمایەدارەکان کە بتوانن پرۆژێک کشتتواڵی بەرهەمبێنن کامە یەکێکە لە قانزازەکان بۆ ئێمە چی یەکەین بەشداری بە ژمارەیەکی زۆر جوتیارەکەی کامە خۆی یەکێکە لە ڕێکلام بۆتەوە ژمارەیەکی زۆر جوتیار بەشداری پێکەی بەرهەمەکەی لێ وەرەگریتەوە بەچی خۆت ئەو گڵۆبۆڕۆژەی ئەدەی کە بیچێنێت دوای بەرهەمەکەی لێ وەرەگریتەوە ئێمە حیسابمان کردووە دیراسە جدوامان بۆ کردەوە هەر هەمووی کە کاتێک بێتە ڕۆن و لە جوتیاری وەرەگرینەوە ئێمە هەر دەبێ واتە نرخی هەر لیترێ 1000 دینارە وەسێت لەسەر خودی کارگەکە ئایا بە چۆنی خەیتی ناو بازارەوە ئێمە حسابمان بۆ کردووە بۆ نمونە ئەگەر بە 1300 دینار ئەو لیترە ڕۆنە بخینە ناو بازار کەمتر لە 1 ساڵ ئەو پارێک کە سەرفمان کردو بە قانزاز و دەستمانەکەوێتەوە بەڵام دوایی دی سیرەکەی سێری بازارەکەی خۆی لەوانێ ڕۆن هەبێت ئێمە کێشەمان کوالەتی نییە لە کوردستانە هەرچەندە کوالەتەکەی تۆ بەرز بێت لەوانەیە خەڵک لە ڕووی داراییەوە باری دارایی باش نەبێت ئەچێت چیەکە ڕۆنە کوالەتێ نزمەکە کرد بە پارێکی کەمتر هاتووین چیمان کردووە فکرمان لەوە کردێتەوە خودی کارگەکە زەوی بە ئیجارە ئەگرێت خۆمان نەزانین گڵۆبۆڕژە ساڵانە 2 جارەکرێت لە کوردستان دەتوانین لە 2 وەرزا بیچێنین زەوی وەرگرتن بە ئیجار زۆرە لە کوردستان بتەوێ لەوانەیە بە 100,000 دۆن بە ئیجار وەربگرێت ئەو کاتە ئێمە فکرمان لێرە نەکردێتەوە لە بەرنامەی داهاتووە ئەمە بە تەواوەتی ڕوونەکەینەوە خۆت کە کارگەکە بەرهەمی هەبێت کەمترە وەسێت ئەوە ئەمێنێت بۆ ئێمە قانزازێکی کەمترە لێرە ئەتوانی ئەو دوو بەرهەمە تێکەڵکەیتەوە دووبارە مناقەسەی سعری بازارەکەی سعردا ئەبەزێنیت وە لێرەکانە ئێمە چیەکەین ئەگەر بێت و کارگەکە خۆشی زەویەکە هەر هەموو ئی خۆی بێت ئەو کاتە لە ڕوو ڕیکلامەوە لێرە لەوانەیە بەس خاوەنی کارگەکە ئەتوانێت ئەزانێ و بەرهەمە هەیە لە بازارە بەڵام لێرە ئەگەر هەر ئەم سعرەیش بێت ژمارەیەکی زۆر جوتیار هەیە کە ئەزانێ و بەرهەمەکەی تۆیە لە گڵۆبۆڕژەکەی ئەو دروست کراوە خۆی لێ دەکڕێتەوە ئەمە چییە سوودگەیاندنە بە یەکتری باشەوە تۆی گڵۆبۆڕژەی کە لای خۆمانەیە لە کوردستان هەیە بەڵێ بە کەڵکیەوەیە کەڕۆنێکی باشی لە دەربێنی پێویست بۆ ناکات دەستکاری بکرێتیا تۆیەکی تایبەت لە دەرەبێنی کاش ئاسار بحکمی من قوتابی کۆلێژی کشتتوکاڵم راپۆرتێکی ڕێکخراوی فاوم لایە کە لەسەر کوردستان کردوێتی سنووری پارێزگای سلێمانی شوێنێکی باشە بۆ گڵۆبۆڕژە و ئەو تۆوەی کە زۆر یعنی گڵۆبۆڕژە سنفی زۆرە
خۆی هەیە بۆ خواردنە هاشیە بۆ زەیتە ئێستا پەریان پێداوە لە 160 گڵۆبۆڕژەکە زەیتە یعنی دەستکاری کرد دەستکاری جیناتی مەخسم ئەوەیە توی گڵۆبڕژەیە بالفعل تۆ تەبیعی خۆمان یا لە دەرەوە تویکی دەستکاری کراوە هێنا ئەو تۆ دەستکاریش نەکراوە خۆی هەروایە بەس ئێستا دەستکاری کراویش هەیە کە بتێ بهێنی بەڵام تۆ مادەم کە مەبەستە شتێکی لە ڕووی کوالەتیەوە بەرز دروست بکەین پێویست ناکات دەستکاری کراوەکە بێنی کە بە شەرت یەگەڕۆنی باش بات بالفعل تۆمان هەیە فلامایە باشترین زۆرە لە کوردستان نسبەیەکی ئینتاجی زۆر بەرزی هەیە ولا دەتوانین لە هەردوو وەرزەکەشا بیچێنی تایبەت بە زەیتە ئەمە بۆ خواردن ناشێت تو هەموو معمەلەکە حساب کردووە هەموو معمەلەکەمان حساب کردووە لە دیراسی جەدواکەیە حەزنەیە جاری ئەویش ڕوونکەمەوە ئەو معمەلی ئێمە دەمانە دروستیکەین بە دۆلار ئێمە 221,000 دلارمان بۆ سەرف کردووە هەمووی بە کاملی کە ئەمانەی بنیاتی بنی کە کاتە 22 دەفتەر وە بە پارەی ئێستاشمان نەکاتە 287 میلیۆن دینار ئەمە بە پێ و عنی ئەمە تێچوویەکی نەگۆڕە بەڵام پێچۆ گۆڕاوەکانی ئێمە هەر هەمویان حیساب کردووە بۆ 1 ساڵ ئەتوانی لە خلال 1 ساڵە کە بەو تێچۆ گۆڕاوانی ئێمە بەکارمان هێناوە تێچۆ گۆڕاوەکە بۆ ئێمە ملیارێک و 485 میلیۆن دینار تێچووی گۆڕاوە کاشە سەرەمێ ڕووکردنەوە بدەم خۆی لێرەکانە ئێمە 120 کارگەکەمان ئیش پێ کردووە بۆچی بۆی کاڵەکەبوون لەسەر ئێمە ڕوونەدات بتوانێت تا لە ناو بازار ئەناسرین دوایی لە 180کەی تری کارگەکە بەکاربێنین ئێمە 2440 تەن لە یەک ڕۆژە واتە 2400 تەن بۆ 1 ساڵەکە ئێمە بەکارمان هێناوە یعنی تۆ ساڵی 240,000 دلار قازانجەکەی ئێمە کە لە 120 ئەو کارگەی ئیشی پێ بکەین ئێمە لە 100 ئیشمان پێ نەکردو وەک پێم گوتی نامانێت کەڵەکەبوون لەسەر ئێمە ڕوو بدات بۆی بتوانین لەناو بازارە بناسرین دوایی لە 100 کارگەکە ئیش پێەکەیت کە لە 100 ئیشی پێکرد ئەم ڕقەمانە ئەگۆڕێت تا کیلوێ زەیدی سەر بە چەندە لە بازار خۆی زەید سعری زۆرە واو زەیتی من حەزنێنی ینی بسمەزات زۆر تەفاسیری بم بۆ خۆشان نەزانن ئەو زەیتە زەیتی سروشتی نییە لە چی کردێتەوە دەست فکرم لە چی کردێتەوە کە ئێمە کۆسەکەمان لەسەر زۆر بوو نرخ لەسەر ئێمە زۆر بوو ڕێگای دووەمیان کە ئێمە خودی کارگەکە ئێستا ئاسانە زەوی وەرگرتن بە ئیزار زۆر ئاسان لەبەرەوەی 2 ساڵە چێنە کە یعنی ئێستا فکری لێ بکەیەوە لەوانەیە لە گەنمەکە باشتر بێت بۆ ئێمە کە جوتیارەکانمە بە چەند ساڵ پارەکەی وەرناگرن یەکشت پێ بڵێ وەگەرمە کارگەکە 200,000 دلاری تێبچێ 200 تێبچێ و توش بە ساڵە پارەکەی دەبێنیتەوە خراپ نییە تۆ ئیشەوە ساڵدە بەڵام من مشکلەیەکم هەیە ئەگەر کاردۆست و ئەمان لەگەڵ مناتەوە منش بە هەمان شێوە بۆ حەڵقەی داهاتوو ئەجەنێت تحقیقی بکەن بزان لە بازار چەند زۆر زەیت هەیە زەیت کیلۆی بە چەنە ئەفرۆشە یان نافرۆشێ سەری جملەی چەنە بۆی بزانین اینجا ئەم کوالیتیم زەیتی ئێمە چۆن دەرەچێت لە چاو زەیتی کە لە دەرەوە هەیە بۆی بزانین ئێمە زەیتمان بۆ ئەفرۆشێتەوە احتمال هەیە کەزم زەیتی ئێمە 500 ناریشی پێ نییە احتمال هەیە وایە 1300 نارەکە بکات لەبەرەوە بێ لێورد بینەوە ئەو کاتە ئەبێ خۆی ڕامەیە ئەبێم کابرا پێمان پیشان بە کاک بازار ئەبێ پێمان پیشان بە کە دراسێکی مارکتینگی خۆی بکە ئەبێ بزانێت ئەیکەین نەمە بەس زانیسیە بەسمەوەیە کە ئەبێ پێمان پیشان بە ئایا عافیە هەیە زەیتی عافیان زەیتێکی تر هەیە تۆ توانی ینی منافەسی و ئینەکەی بەم ڕۆدەکەی خۆ بالفعل کاک ئاماجێمە چیما کردووە یعنی کەرەسەی یارمەتی دەر تەنانەت ئێمە فکرمان لە بەکارهێنانی مادەی پارێزگاریش نەکردێتەوە کە تیدا بەکاربێنێ بۆچی لەبەرەوەی ناونیشانەکەی ئمە بەرهێمێنانی زەیتی بەرنامەی داهاتووە پیشانمان بە ئەمەنە زەیت هەیە لە بازاڕە کە ئەم شتانی تیانەوەی ئێمەتیاتی ئەو شتەی ئەمان ڕاست کات خوا بۆ هەمووتان هاوڕیان بۆ هەمووتان یعنی کە تۆ شتێکم پێڵی سەقەنات بم کە بام بەشکەوت سێری نەکەم پێم بڵێ لە بازاڕە ئەو نەزەیت هەیە ئەم زەیتیان بۆ نیە ئەویان بۆ نیە ئەویان بۆ کوڕە نمونەکانم بۆ بێنن ئێوە بۆ خۆتان 4 کیلۆ زەیت لە بازار بکڕن دینارە ئاسایی اینجا ئێمەش هەر تحقیقی تیاکەین و خۆشمان لێکۆڵینەوەی تیاکەین بۆی بزانین وایە یاوانیە چی هەیە چی بۆی مەشروعەکەتان بە خۆتکەنە بێ پێشتر خۆتان ینی لە هەموو مەشروعەکە لە بەسیترینەوە تا گەورەترین ئەبێ سەربێکی ناو بازار بکەیت
بزانی تا چەند ئەم بەرهەمێکە تۆ توێ بەرهەمی بینی لە بازاڕا ساغە بێتەوە تەڵەبی لەسەرایان ئەگەر هاوشێوێ ئەوەی تۆ هەیە جیاوازیەکەی چی لە نرخا لە چیا لە چیە ئەبێ سەرپێکی تەواوەتی هەموو شتەکە بکەی ئینجا بێ لێرە دوابی ئەم پرسیارانەمان بەرەوە دوابی ئەوشم بۆ بەرەوە چەنە فڕۆشیت لە کوردستانە چەنە زەیت سەرپەبێ بۆی بزانم تۆ بۆچی ئەترسیت لە ساسی معاملەکە ئیش بکات باشی جان دەستە خۆش سەرتا لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لە تەواوی جیهاندا خواستە سەر ڕۆنی گلۆبڕۆژە زیاتر بووە هەرێکە لە وڵاتانی ئۆکرانیا و رووسیا و ئەرژەنتین زۆرترین بەرهەمیانی ڕۆنی گلۆبڕۆژەن لە جیهاندا بڕی بەرهەمی ناوکی گلۆبڕۆژە لە مانگی ئەیلولی ساڵی ڕابردوودا زیاتر لە 40 ملیۆن تۆن بووە لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان جوتیاران گلۆبڕۆژە دەچێنن بەو هەیەوە دەستکەوتنی پێکهاتەی پێویست و دامەزاندنی کارگەیەکی ڕۆنی گلۆبڕۆژە لە هەرێمی کوردستاندا پرۆژەیەکی گونجاوە ڕۆژانە بڕێکی زۆری بەرهەمی ڕۆن و ڕۆنی گلۆبڕۆژە دێتە هەرێمی کوردستان کە بەشێکی زۆر لەو بەرهەمە بە نرخێکی کەم دەگاتە ناوخۆی هەرێم هەر بۆیەش دەبێت کارگەکە بە نرخێکی کەم ڕۆنی گلۆبڕۆژە بخاتە بەردەستی کڕیاران بەو شێوەیە کارگەکە دەتوانێت سەرکەوتن بەدەست بهێنێت بەپێی ئەو پرۆژەی پێشەش کراوە پێچووی جێگیر بۆ بەرهێنا لە کارگەکەدا زیاتر لە 300,000 دلار دەبێت پێشبینی دەکرێت ئەو کارگەیە لە ساڵی یەکەمدا 8 ملیۆن و 640,000 لیتر ڕۆن بەرهەم بهێنێت بە قسەکان و پرۆژەکانی کاکە بەهزاداتنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان کە ئەمە زنجیرەی حوتەمە لە بەرنامەی هەنگاوی یەکەم ئێستا هەر 12 پرۆژەکەی گوێمان لێگرتوین ئەزانین چین پرۆژەکانیان چییە هەموو یەکی تێبینیەکمان ناونەت هەیە یا چەند تێبینیەکمان ناونەت هەیە کابێ بۆ بەرنامەی داهاتوو بۆمان حازرکەن ئاگادار بن هەموو ئێوە بەشداربووەکان بینەرانی بەڕێز کە لە حەڵقەی داهاتووەوە 6 کەس وەریانەگرین هەموو 6 کەسێک هەموو 6 بەشداربووە سیانیان لەو دڵگایەوە چێتە دەرەوە سیانیشان لێرامێنێتەوە هیوادارم توانی بێتان ستودێکمان بە ئێوە گەیاند بێت ئێمە ستودێکمان کردێ بەشداربووەکانی ستودێکیان وەرگرتی بێت تا حەڵقەی داهاتوو بەخواتان سپێرم خواتان لەگەڵ سپاس بێت